ڕانی ئابووری خستنە بازاری دۆلاری نەوتی فرۆشرای حکوومەت هێرێم و داهاتی دۆلاری خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بە چارەسەر بۆ دابەزینی نرخی دۆلار بەرامبەر بە دینار لە هەموو عێراقدا دەنێن و داوا دەکەن حکوومەت هێرێم دۆلارەکانی بخاتە بازارەوە. سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەنجامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ڕایدەگەیرێت بازار گەڕی گرتووە و نرخی کاڵا و شمەک نزیکەی 2 هێندە بەرز بۆتەوە کەچی دۆلاری کوردی بێسەر و شوێنە و کەس نازانێت لەکوێیە. دەشڵێت ئایا بەڕاستی پارەی نەوتی هەرێم لەکوێ و لایکێ و چ وڵاتێک تەحەکومی پێوە دەکات؟ ئایا پارەی نەوتی هەرێم کە بە دۆلار دەفرۆشرێت هەر لە ئەسڵدا نایەتەوە هەرێمی کوردستان یان دێتەوە بەڕێگەی جیاواز دەنێردرێت بۆ وڵاتانی دراوسێ؟ گرێبەستەکانی شارەوانی کە ژمارەیان نزیکەی 350 کەس دەبێت بە مەبەستی دامەزراندنیان بە شێوەی هەمیشەیی گردبوونەوەی ناڕەزاییان لە بەردەم شارەوانی کەرکووک ئەنجامدا. دەستەی دەستپاکی عێراق بڵاوی کردەوە دادگای تاوانەکانی کەرکووک بڕیاری 6 ساڵ زیندانی کردنی بۆ بەڕێوەبەری پێشووی فەرمانگەی پلاندانان و بە دوواداچوون دەرکردووە بەهۆی ئاشکرابوونی گەندەڵی لا پرۆژەی نۆژەنکردنەوەی فەرمانگەی ڤێتەرنەری ناحیەی ڕیاس. ئەمنی وەتەنی دەستگیرکردنی 63 کەسی ڕاگەاند بە تۆمەتی گێچەڵکردنی ئەلکترۆنی بە هاوڵاتیان بەرامبەر بۆرگرتنی پارە و کاری بەدڕەوشتی. محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ئەمڕۆ لەگەڵ وەزیری پلاندانان سەرۆکی دەستەی دەستپاکی و سەرۆکی دیوانی چاودێری کۆ بۆ ڕایگەاند حکوومەت بەردەوام دەبێت لا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و گێڕانەوەی پارە بە تاڵانبراوەکانی وڵات. تەوەری ئەمڕۆی بەرنامەی لە بازنەدا تایبەتە بێت بە تاپۆکردنی خانوە زیادڕۆیەکانی ناوشاری کەرکووک سەرەتا راپۆرتێکمان لەبارەی ئامادێ دواتریش دەگەڕێمەوە لەگەڵ میوانەکانم گفتوگۆکەم. لە دوای پرۆسەی ئازادیەوە لە ساڵی 2003 دیاردەی دروستکردنی خانووی زیادەڕۆ لەسەر زەوی حکوومەت و زەوی کوشتوکاڵی لە تەواوی پارێزگاکانی عێراق دەستی پێکرد. بەپێی ئامارێکی وەزارەتی پلاندانانی عێراق نزیکەی 4000 گەڕەکی زیادەڕۆ لە هەموو عێراقدا دروست کراون و 4 لەسەر یەکی لە بەغدای پایتەختدایە. لەو 4000 گەڕەکەدا 1022 گەڕەکی لە بەغدایە و 700 گەڕەک لە بەسرا و 99 لە نەجەف و 98 لە کەربەلا. ئەوەی لە کەرکووکدا هەیە تەنها دەگەڕەکە لەو دەگەڕەکەدا حوتی کوردنشینە و دوانیان تروکمان و یەک گەڕەکشی عەرەبیە. لەو 4000 گەڕەکەی عێراقدا 522,000 یەکەی نیشتەجێبوون هەن. لە کەرکووکیش بەپێی ئامارێکی شارەوانی زیاتر لە 70,000 خانووی زیادەڕۆ دروستکراون. بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە شەنجومەنی وەزیرانی عێراق لە ساڵی 2022 بڕیاری ژمارە 320 دەرکرد. بەپێی بڕیارەکە خانووە زیادەڕۆیەکان تاپۆ دەکرێن. لا 11/2023ەوە بۆ ماوەی 3 مانگ واتە تا 13/4/2023 دەبێت ئەو هاوڵاتیانی لە خانووی تەجاوزدا نیشتەجێن لە کەرتەکانی شارەوانی مامەڵەکانیان پێشکەش بکەن. شارەوانی کەرکووکی 6 کەرتی تایبەت کردووە هاوڵاتیان مامەڵەکانیان پێشکەش بکەن. بڕیارەکە بە چەند قۆناغێک جێبەجێ دەکرێت. یەکەمیان تۆمارکردنە و دواتر لە ڕێگەی چەند لیژنەیەکی تایبەتەوە جۆری زەویەکان دەستنیشان دەکرێن و دوای خەمڵاندنی بۆ دەکرێت و نرخی بۆ دادەنرێت. پێشبینیش دەکرێت بکرێت بە قست بەو پێی پێشتر بڕیارێک دەرکراوە هەر مەترێک بە 20,000 ژمار بکرێت و پارەکەی بە قست وەربگیرێت. بەڵام بۆ ئەم بڕیارە هێشتا ڕوون نییە بە چ شێوازێک دەکرێت. بڕیارەکە پێویستی بە ڕێنمایی زیاتر هەیە تا ڕوون ببێتەوە ڕێکارەکان بە چ شێوەیەک دەبێت. پرسیارگەلێکی زۆری وروژاندووە. ئاخۆ ئەو بڕیارە تەنها خانوو دەگرێتەوە یان زەویش؟ ئەگەر زەویش بێت ڕوبەری چەند دیاری کراوە؟ ئاخۆ ئەو کۆمەڵگە بازرگانیانەی لەسەر زەوی زیادەڕۆ دروستکراون تاپۆ دەکرێن؟ بەڵێ بەڕێزان قسەی زیاترەکەی لەم بارەیەوە کۆزانین کەوا بە پێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بڕیاری یاسای ژمارە 320 ساڵی 2022 بڕیار دراوە بە تاپۆکردنی سەرجەم خانووی گەڕەکە تەجاوزەکان یاخود ئەتوانین بڵێن خانووە زیادەڕۆکان بە پێی ئەم بڕیارە لە شاری کەرکووک نزیکەی ئەتوانین بڵێن 10 گەڕەکەیە کە خانووەکانیان زیادەڕۆ لەم گەڕەکانە 7 گەڕێکیشیان کوردیە. بۆیە بم پێ دەڵێن کەوا کورد سوودمەندی یەکەمە لەم بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق. شارەوانی کەرکووک بە پێی پێویست وەکوی بینین کەوا زانیاری زۆری بڵاو کردێتەوە هەم لە ڕووی ئەو فەرمانەی کە دانراوە هەم لە ڕووی زانیاریەکانی تریش. بەڵام هاوڵاتیان بە بەردەوامی لە سەرەتای دەرچوونی بڕیارەکەەوە پرسیاری جۆرا و جۆریان هەیە. بەشێکی زۆریان دەڵێن ئێمە کە پێشتر ئاوارە بووینە و لە دوای 2023 گەڕاونەتەوە هیچ پارچە زەویەک یاخود هیچ قەرەبوویەکمان وەرنەگرتووە ناچار بوونەکەوە لەم گەڕەکانە نیشتەجێ بن و خانووی زیادەڕۆ دروست بکەن. بۆی پرسیاریان زۆرە. ئێمە پرسیارەکان لە میوانەکان مەکەم و لە هەمان کاتیشدا لە ڕووی یاساییشەوە قسە لەسەر ئەم بابەتاکەین. لە کۆتاییشە
ئەگەر کاتما هەوڵە دێنکەوا لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان و ماستەر پلانی ناو شاری کەرکووکیش بە کورتیش بێت قسەی لەسەر بکەین بە میوانجاری هەریەک لا بەڕێز ئەندازیار فەریدون عادل زەنگەنە بەڕێوەبەری شارەوانی کەرکووک کاک فەریدون سپاس بە بەڕێز زۆر بەخێر بێت و بەڕێز سامان ئیبراهیم شاتر لە پرسراوی بەشی یاسایی مەڵبەندی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان کاک سامان بەڕێزیشتان بەخێر بن ڕخسەت لێ وەرەگرم لەگەڵ کاک فەریدون ئەمە دەست پێ بکەم کاک فەریدون دووبارە بەخێر بێت ئەم بڕیارەی کەوا دەرچووە چەند خانۆگرێتەوە لە کەرکووک. بەڵێ پێشێکی جێ خۆیەتی کە ئێمە سوپاسی ئەو کەسانە بکەین کە با بڵێن دەستی باڵایان هەبووە لە دەرچوونی ئەم بڕیارە کە بڕیاری 320 لە بۆ ساڵی 22 کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی و ئەو وەزیرە بەڕێزانە بە تایبەتی وەزیرە کوردەکان کە داکۆکیان کردووە بۆ ئەوەی ئەم بڕیارە بگاتە جێبەجێکردن چونکە وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد زۆری لایەنە کوردیەکان بە تایبەتی لە کەرکووک ئیسفادەی تەواو لەم بابەتە ئەکەن سوودمەند دەبن و ئەو شاندە حزبیەکان کە بەڕێز کاک بافڵ سەرۆکی ئەو شاندە بوو چەند جار ڕۆشتن کۆبوونەوەیان کردووە و داکۆکییان کردووە لەبەرەوەی ئەم بڕیارە جێبەجێ بکرێ وەکو خۆی و ئێستا خۆشبەختانە ئەم بڕیارە چووە بواری جێبەجێکردنەوە ئێمە بڕیارێکی زۆر دڵخۆشکەرە و ئێمەش وەکو خەڵکی کەرکووک وەکو شارەوانیش بەڕاستی ئێمە زۆر دڵمان پێی خۆشە و هەر سەبارەت بەم بڕیارە ئێمە هەموو کەرتی شارەوانیەکان ئامادە باشی بە پەرلەمان پێیان کرد بۆ ئەوەی چکە کاتێکی محەدەدی هەیە بۆ ئەو کاتە خەڵک سوودمەند بێ لەو کاتەیە کەس نەمێنێتەوە ئەوەی کە ئەو فۆرمی کە دروستمان کردووە و دوای 34 کۆبوونەوەی چڕ بۆ ئەوەی کە بە ئاسانترین شێوە پێشکەشی خەڵکی بکەین و پڕ بکرێتەوە هەر هەمووی سوودمەند بێ کەسیش لەو مودەیە تێپەڕ نەکاو بۆ ئەوی با بڵێن ئەو بابەتی پڕ نەکرد بێتەوە و ئەو کاتە ئێمە بەڕاستی وەکو شارەوانی دوای تەوابوونی وەرگرتنی ئەو فۆرمانە لە مودەی نهایی کە سیانزەی چوارە ئەکید کۆبوونەوەی تر ئەەکەین و لەوانەیە سەردانی بەغا بکەین بۆ ئەوەی چەند تەگەرەیەک ئەگە تێ بکەوێ و دوای گفتوگویەکەین لەگەڵ بەڕێز کاک سامانیش وەکو یاساناسێت بۆ ئەوەی کە هەر کێشەیەک هەبێ ئەوەی لە بەرژەوەندی لایەنی کوردی بێ بە تایبەتی و من وەکو سەرۆک شارەوانی بۆ هەموو کەرکووک بۆ هەموو تەجاوزەکانیش ئەبێت بە یەک چاویش سێر ئەوانیش بکەین چونکە ئەوەی کە تەجاوزی کردووە بە تایبەتی کورد ئێمە باباسکەین ئەوانەی کە تەجاوزیان کردووە لە حکوومەتی ڕژێمی پێش و سوودمەند نەبوونەوە کەسیان خان و ئەرزوو زەوی و تاپۆ نەچوەتە ناوێنەوە بۆیە کە دوای 2023 کە گەڕاونەتەوە ناچار بوونە لەبەر ئەو هۆکارە تەجاوزیان کردووە لەسەر زەوی زارەکان دوای ئەوەی خانویان دروست کردووە زۆر تووشی دڵ ڕاوکێ بوونە نەیان زانیوە تا ئێستا ئەم مەسیری ئەوان چی ئەبێ بەڵام بە دڵخۆشیەوە ئەو قەرارەی کە دەرچووە سوودمەند دەبن لێ چەند خانووی زیاتر ڕۆخێت نزیکەی ئەتوانم بڵێم لە 7,000 ئەخبا ئێمە ئێستا دێنە ناو بابەتەکەەوە نزیکەی ئەتوانم بڵێم لە 7,000 زیاتر لەوانەیە عەدەدی ئەو خانوانە بێ ئەوانەی کە گەڕێکی سەرەکین دەگەڕێکی سەرەکی هەیە ئەم دەگەڕەکە حوتی کوردیە دوانی تورکمانیە و یەکێکشی عەرەبیە ئەوانەی کە ئێمە تعلیماتێکەیە لەگەڵ ئەم با بڵێن قەرارەیە کە دەرچووە تعلیماتەکان چەند خاڵی لە خۆیەگرێ ئەوانەی کە ئەرزی زراعیە مەملوکە للدەولە ئەمانە هەمووی شمولەکە طبعاًەوە کاک سامانیش ئەکید لەو بابەتە زیاتر ئاشناترە ئێمە وەزارەتی مالیە ئەو ئەرزانی کە دێت لە ناو شارە هی وەزارەتی مالیەیە ئەمانە هەر خۆی کە شار تەوەسوعەکە دێتە ئەچێتە سەر وەزارەتی بەلەدیە ئەمانە هەموو شمولەکە پرسیاری هاوڵاتیانە دواتریش هەوڵەدەم کا پرسیارەکان ئاراستە بکەم کاک سامان بەڕێستان لە ڕووی یاسایی وەکو ئاگادار بن لە دوای 2023ەوە ئەم بابەتەتان چۆن هەڵسەنگاندووە چۆن بێن لێسان بڕیاری ئەنجومەنی وەزیران سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم دەستخۆشی لە جەنابی کاک پاڤڵەکەین بەڕاستی هەوڵی جوانیان دەبووم ئیشە و زۆر کەسەیە ئیسفادەی شەڵا لەم بابەتاکە سەرەتا لە ڕووی قانونیەکەەوە باز بکەین قانونەکە
لمەسی وزارا دەرچووە قانونەکەش ئەلێ سەلاحی داوتە بەلەدیات لجان تشکیل بکە کە لجانی تشکیل کرد دەرەچێ بۆ هەموو گەڕەکەکانە ئەوانی وا شەرت و شروتیانی تێ وەک کاک فریدون باسی کرد ئەوانی وا شەرت و شروتی قانونیەکانی تێیە کە ئەو عەرزانەی تەجاوزی نەکرۆتە سەر شۆنی عامەوە کەوا شەرت و شروتەکانی تێیە لەگەڵ ئەو خانوانەی بەڵێ بەڵێ مەرجە دیاریەکان زۆر گرنگ بێ بۆ هاوڵات بەڵێ ئەبێ مستفید بێ هەرزی تری بەناو نەبێ وا لە شروتەکانە دیارە يكب خالنا ليه أن يكون المستفيد الفعلي للأراضي وفقا للجدولات تقدم اللجنة برئاسة رئيس الوحدة الإدارية ومدير البلدية ومرشح إلى قرارات دولة لجنة تشكيل كريه لمدير بلدية محافظ سروتشي اللجنة كابي مدير بلدية لعقارات دولة تنزيل عقاري لقال أويشا لا هنا اشتهينا تخطيط عمراني شا أينا أما لجان تشكيل كريه هەر نەفەری بۆی هەیە هاوڵاتێک لە ڕووی قانونیەکە و لە ڕووی وایاسەکە دایانناوە یەک خانوو تەملیک بکرێتە ناوی هەر کەسێک یەک خانوویان لە خێزانێکە ئەتوان یەک خانوو آخر خێزان چۆن قانون لە ڕووی لە بەڵگەنامەکان جارەوە تەوزیحیان نەکردو خۆی دایمە لە هینە هەر خێزانێک بێ خانوویکی بەناو بێ ئەوە نیە مەسەڵەن ژن بەناوی بێ پیا و بەناوی بێ خێزانێکە یەکە بۆ دوای تەفاسیل کتابەکان هی دەکەن دەرەکەن لەگەڵ ئەوەیشە تەڵەباتەکان مودێکیان داناوە کاک فریدونش باسی کرد 90 ڕۆژ زیاتر نابێت تێپەڕکە لەگەڵ ئەوەیشە ئەگەر مشێداتی غێر ثابت بوو مثلا مشێداتی غێر ثابتش هەیە نابێ ئەوانە تەملیک بکرێ مثلا ڕێحاوی داناوە کەرەڤانی داناوە ئەبێ ماڵەکە ثابت بێ دوای ئەم قەرارەش دەها بۆی نییە کەس ئەوە بکە فێمە هانی خەڵکە دەین بەڕاستی لەڕێی ئەم فۆرمە فەرمیەوە دەرچووە ئەم فۆرمە پڕۆ بکەن و پێشکەشی بکەن ئەوە نییە مەسەن هەیە لێ من وەڵام من شوم لەم ناکە وەڵام من بۆم نییە نە ئەمە دەرچووە فۆرمەکە تۆ پڕیکەوە زەرە چیت کردووە فۆرمەکە پڕەکەیتەوە ئیتر دوای ئەوە قراری تابع دی قراری تردیە ئەو کاتە یەکلای یەکرێتەوە باش دواتر هەوڵەدەین سەبارەت بە فۆرمەکە و زانیاریانەی کەەوە داواکرەوە لە فۆرمەکە قسەی زیاتر بکەین کاک فریدون هەرچەند نای بەشێکی زۆری گەڕەکەکانتان بڵاو کردوتەوە بەڵام هاوڵاتیان بە بەردەوامی لە کۆمنتەڵەن من لە فلانە گەڕەکەم شوم لێ منەکات ناوی ئەو گەڕەکانی کەەوە ئیگرێتەوە کام گەڕەکەن بەڵێ طبعا ئێمە وەکو باسمان لێ کرد ئەو گەڕەکە ڕسمیانەی کە تەجاوزی ناوە دا گەڕێکی ڕسمی هەیە لە کەرکووکە پەنجا عەلی بارودخانە دەروازە شۆرا و فەیلق کە گەڕێکی کوردستان سێکانیان و گورگەچاڵ ئەمە حەوت منتیقەی کوردیە بەدر و حەمزەلی منتیقەی تورکمانیە و منتیقەی عەرەبیش لە خوارەوە هەیە سەیادە کاک سامان ئاماژەی بەوە کرد منیش عینەن هەمان ئاماژە لەسەر ئەو بابەتە ئەەکەم هەر کەسێک وەکو ئێمە بڵین گەڕەکە کوردیەکان ئەگەر متأكد نیە شمولی ئەکا شمولی ناکە هیچ زەرەر ناکە ئەو فۆرمە لە بەلەدیە لە قاتعەکان هەیە بە بەلاشە ڕایان زۆر 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 خەڵکی زۆر پرسیارەوەکە وایە بە پارەیەک وی نەکرێ ئەمە بە 250 نەر تەبعکرێ لە ڕێی مۆبایل و لە ئەعلامی بەلەدی ڕای کێشە و بۆ خۆت پڕیکەوە هیچ تەکلیف ناکە لە گەڕەکە کوردیەکان چ گەڕەکێکی ترێتەوە گەڕەکە عەرەبی تورکمانەکان حەمزەلی و بەدر و سەیادە دوانی تورکمانیکی دوو تورکمانێکی بەڵێ بەڵێ گەڕەکە کوردیەکان زیاترن ئەو حەوت گەڕەکە بەڵامی سەر لەوانەیە خەڵکی تریش پرسیار بکە بۆ نمونە منطقەی سۆنۆگۆلی ئەوانە هەمووی شمول ئەکا ئەوەی ئەرزی زراعی بێ و مەملوکە للدەولە خەڵک پرسیاری ئەوە لە ئێماکە کە هەنێک شوێن هەیە بۆ ئێمە ئەگەر شمولمان ناکە تەقدیم بکەین من ئەڵێم تۆ هیچ زەرەرت نەکردووە و دوای تو مودەیەکت هەیە تاکو سیانزەی چوار ئەم مودەیش طبعا لێرە ئێمە ئەم نووسراوەمان لە محافظەوە بۆ هات لێرە وەکو کاکە سامان ئاماژەی پێکرد ئەمە مەجلیس وزەرا ئەم قەراری دەرکردووە لە ڕێی ئەمانەی عامەوە دابەزیۆتە سەر هەموو دام و دەستگا و وەزارەتەکانە بۆ محافظاتەکانیش ئێمە بەڕاستی تۆزە تاخیر بۆمان هاتووە بەڵام بۆیە بە پەلە من ئەم فۆرمەم تۆزێ بە پەلە دروستمان کرد طبعا ئەمە بەس خۆمنا لەگەڵ هەموو بەشەکانی کە مولکیەت و یاسایی و تەنزیمدن و هەموو بەشەکانی کە لە بەلەدیە شمولیان بکە ئەم بابەتە ئەمە بەسیترین فۆرمە کە بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە پڕ بکرێتەوە و بۆ ئێمەش کافیە کە ئێمە ئەمەنە معلومات هەبێ ئەتوانین دوای ئەوەی کە ئەم معلوماتانەمان هەبێ ئەو کەسە بتوانین تەواصلی لەگەڵا بکەین و زمانی حەقەکەی بکەین ئەمە یەک دوو ئێمە بۆ دابەشمان کردە سەر 6 قاتعە کە مرکزی بەلەدیەشمان هەیە یعنی 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 6 ق
هەر کەسێک یەکەم شت ئاسانکاریە بۆ نمونە منطقەی پەنجعەلی منطقەی پەنجعەلی هەر هەمووی وەکو شمولی بکە بۆ نەیە بۆ قاتعی سێ کە بەرامبەری جادەی مەلعەبی ئۆلمپیا هەر نزیکێتی بۆ بهێنم بۆ ناو شار هەم ئەو ماندوو بکەم و هەم لۆدێ بخەمە سەر بەلەدێکە شش ئەوەنەی ئێستا لە قاتعەکەیە لە بەلەدێ قەڵەباڵغی دروستە بوو هەر کێشەش دروستە بوو بەڕاستی ئێستا ئاسانترە قاتعەکان تریش بە هەمان شێوە بۆ نمونە قاتعیەک هەر بۆی خەڵک ئاشنابێ لە تەنیشت قەڵاوە لای دایرەی زەریبە هەموو منطقەی دەروازە و منطقەی بارودخانە ئەچن بۆ ئەوێ ئەوانەی کە لەو سنووری ئەو قاتعیش نەچن بۆ ئەوێ گەڕی قاتعی دوو کە ڕەحیماوایە تەنیشت مرکزی ڕەحیماوایە فەیلق و شۆرا و سێکانیان و گورگەچاڵ هەر هەمویان ئەچن لەوێ تەقدیماتی خۆیان دەکەن ئەو تر گەڕێکی سەرچنارە هەر جێگایەکە ئەوانە خۆیان نەزان لە قاتعی فەریدون بەشێکی زۆری هاوڵاتیان پرسیاری ئەوەکەن کە بۆ نمونە ناتوانێت لە کەرتێک قەرباڵغەیەکی زۆر هەیە لەوانەیە فریانەکەوێت ئەتوانێت بچێتە کەرتێکی تر فۆرم بڕکاتەوە ناتوانێت ئەزانی بۆ ئێمە ئەگەر سێرکەی دالیا خان لێرە نووسیمانە قاتع البەلەدی بۆ ئەوەی بۆ منیش کێشە دروست نەبێ دوای خەڵکیش بە لە ڕووی کامێرەکەی ئێوە ئەم با بڵین معلومەیان پێ بگەێنین شەرت نییە تو لە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژ هەمووی هجوومەکە تۆ تاکو سیانزەی چوار تێ دوای ئەمە زۆر ئاسانە بە یەک دقەیە پڕەکرێتەوە هیچ شتێکوا قورس نییە بڵێ دانشی بۆی بگەڕی دوای سێ مستەمسەکاتی ئەوێزیان چوار مستەمسەکات ئەگەر بتاقی موحدە دەرنەکری بتاقی نیشتیمانی هەمووی لەگەڵ خۆت ئاستنساخکەیت و معلوماتەکان پڕکراوەوە تەواو بۆ هەمووی لە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژە بڕن تۆ مانگی یەکە ئێستا ئەمڕۆ دوانزەی یەکە تۆ نزیکەی هەژدە ڕۆژت لەم مانگە هەیە لە ناو مانگەکەی تر بە کاملی هەتە مانگی سێت هەیە و مانگی چواریش تا سیانزەی مانگت هەیە بۆ پەلە ئەەکەی بە دو ڕۆژە لۆ دەخیتە سەر هەم مۆزەفەکان و هەم خەڵکەکەی شیلاکەکەی و پێم باشە لایەنەکانی تر لایەنی حزبیەکان لایەنی ئەوانەی کە با بڵین ئامۆژگاری ئەو خەڵکانە بکەن یا مختارە بە ڕێزەکان با وەج بە بڕۆن هەمووی بە یەکەوە نەڕوا پێویست ناکە من ناڵێم مەڕۆن بەڵام هەمووشی با بە یەک دوو ڕۆژ قەڵەباڵغی دروست نەکەن بۆ ئێمەش باش نییە سەبارەت بە قەزا و ناحیەکانی کەرکووک ئەوانە توانن سەردانی شێ بکەن بەڵێ ئەوە ئێمە مدیریەی بەلەدیەی مەرکەزین مدیریەی بەلەدیات هەیە کە ئەوان پەیوەستن بە بەلەدیاتی ئەغذیە و نەواحی هەر کەسێک لە ڕێی ناحیەکەیان لە ڕێی قەزاکەیەوە ئەوان با بڵین سەردانی ئەوەیەکەن بەڵام من نازانم تا ئێستا ئەوان دەستیان پێ کردووە من تۆزێ بەڕاستی لەبەر خەڵکەکە پەلەم کرد ئەمەش بە واجبی خۆمەزانم بۆی خزمەتی ئەو خەڵکە بکرێ چونکە ئەو خەڵکە چەنای چەند ساڵە چاوەڕێی با بڵین بڕیارێکی ئاوایە ئەو بڕیاریش بە ئاسانی دەرنەچۆک و ئاماژەمان پێ کرد چەنەها سەرکردە و چەنەها پەرلەمانتار و وەزیرە بەڕێزەکانیش بەڕاستی دەستی باڵایان هەبووە لەم بابەتە ئێمە جێی دەستخۆشیە بۆ ئەوەی کە هەمووی سوودمەند بێ ئەبێ هەمووی بە زووترین کات مدەیەکی باشیان بدەینێ بۆ ئەوەی کەس بێبەش نەبێ لەم بڕیارەیە زۆر باشە کاک فەریدون ئەڵەن ئەو خانوانەی کە بۆ نمونە لەسەر بۆڕی نەوتنیا بۆڕی خازنیا و خانوانەی کەوا زیاتر ڕۆیان کردووە لە دیزانی گەڕەکەکان و چەند مەرجێکی تریش هەیە ئەو خانوانە کامانن کەوا ئەم بڕیارە نایانگرێتەوە بەڵێ لەگەڵەوەی شام لەڵێم هەربات ئەوانیش داواکاری فۆرمەکە پڕکەنەوە ئەڵێم هەر کەسێک کە ئەزانێ شمولیشی ناکە هیچ زەرر ناکە ئەم فۆرمە پڕکاتەوە لەسەر هەیە ئەم خانوانە بەڵێ هەیە بەڵام لێرە شتێتر هەیە تۆ لەوانەیە ئەمە تعلیماتە دابەزێ ئەمە بڕیارە قەرارە تعلیمات بۆ ئەم قەرارە هاتووە احتیمال هەیە ئێمە طبعا ئەمە هەمووی بۆ نمونە قاتعیەکە 2 3 4 5 6 لەوانەیە ئەم 7,000 فۆرممان هەبێ دوای ئەوەی ئێمە دراسەیەکی زۆرێکین ئیشەکەش ئاسان نییە دالیا خانەمە زۆر مؤسسەیە کاملە بێ مەشغوڵ بێ بەمەوە ئەمە واجبمانە ئێمە ئەو کاتە تاوتوێیەکەین ئێمە دەرخستەیەک دەرەکەین کە وەکو مەحضەرێک ئەم بابەتانە هەیە لەوانەیە بە تەواوەتی ئیشارەتی پێ نەکرابێ ئەو کاتە وەزیر هەیە پەرلەمانتار هەیە جیهاتی تر هەیە لەگەڵ بەغا مناقەشاکەن احتیمالە تعدیلی تعلیمات بێ احتیمالە تعلیماتی تازەی بۆ دەرچێ بۆیە هەموو کەسێک با یەکەم شت ئێمە مهمترین شت لەم کاتەیە کەس بێبەش نەبێ لەم مافە ئەمەی کە تەقدیمێکە دوای ئەوە ئیشی من ئیشی لایەنەکانی تر ئیشی وەزیرە بەڕێزەکان ئیشی پەرلەمانتارەکان ئێمە مناقەشاتەکەین ئەمانە ڕەفعەکەین بۆ ئەو جیهاتانە ئەوانیش تاوتوێیەکەن طبعا ئێمە کاک خالید شوانی دکتۆر خالید لە وەزیری عەدلە کوردە وەزیری ئێمە بەڕێز کاک بنجین عینەن وەزیری کوردە بڵێن هەوڵەکێ بۆی کەوا ئاسانکاری بکرێت بەڵێ ئێمە مناقەشاتیان لەگەڵا ئەکەین و طبعا ئێمە هەموو کۆمنتاتی خۆمان لەسەر ئەو بابەتانەی کە
تۆزێک با بڵین بەسەریحی باس نەکراوە باش لە کاتێ ئەکرێ ماوە کە درێژ بکرێت ماوە درێژ ناکرێتەوە ماوە یەک ماوەی من بۆیە ئەڵێم کەس مناقەشە نەکا وەکو کورد ئەمە وەکو لە برای خۆیانەوە ئەمە وەرگرن تۆ فۆرمەکەت پڕکەوە لەو مدەیە دوای ئەوە وەرە مناقەشە لەگەڵ ئێمە یا بکە باشە کاک سامان بەڕێستان سەبارەت بۆ خانوانەی کە لەسەر بۆڕینەوتن یاخود بۆری غاز دروست کراونیان ئەتوانین بڵێن زیادە ڕۆیان کردووە لە دیزایانی گەڕەکەکانە لە ڕووی یاساییە ئەم خانوانە چۆن مامەڵەیان لەگەڵەکرێت لە ڕووی یاساییەوە دەمانەوانە تەجاوزیان کرد خۆشیان باشە زان لەسەر بۆری نەوت نابێت لەسەر متەلەکاتی عامە نابێت سەرەتا بۆچی ڕێگەدرا دروست بکرێت سەرەتا ڕێگەدرایتر ئەو کاتە کەرکوب وەزعێکی تایبەتی خۆی هەبوو هەنێ برادران و ئەوانی وە دروستیانش کرد استقلالی و فرسەتیان کرد لەسەر ئەوانە کردیان خۆشیان باشە زانەوە شتە نابێ غەڵەتە فوەکو کاکفەریدون شوتی ئەوانەش هەر با تەڵەب تەقدیم بکەن فۆرمەکە پڕۆ بکەن لەوانەیە دوایەوە قەرارێکی لاحق بێت تعلیمات بێ بڵێ ئەوانە تەعویزیان نەکەین یان لە شوێنێتر ئەیان دێنیان کەرکوب ئەرزی فراوان ئەتوانن تەوزیعکەن ئەتوانن قەرەویان بکەنەوە ئەوانەی وا کردیانە بەڕاستی لەسەر بۆرینەوتە لەسەر ممتەلەکاتی عامەیە لەسەر ئەو شتانی ینی هەر دیارە شتەکە شتێکی جوان نییە کراوە ئێمە هەر لەگەڵ ئەویشان ئەو فۆرمانە پڕۆ بکەن قانونەکەش بەڕاستی قانونی 1970 لێ نەقل مولکی هەموو عەرزێکە بێ تابع لوزارة المالية ئەوانی بەناو مالیەن دوایەوە ئەکرێتە ناو بەلەدیەوە لە بەلەدیاتەوە تەوزیعەکرێتە سەریان بەس ئەوانی مەسەلەن بەناو دیفاع ئەوانی بەناو جیهەتەکانی ترەوەی وزارەتەکانی ترەوەیە ئەوانە ئەبێ بەڕاستی بچێتە ناو مالیە دوای مالیە تەسەڕوفی پێ بکە باشە کاتەم خانوانەی کە بۆنمونە لەسەر بۆڕینەوت و غازە لەکو لە سەرەتاشەوتم ئەگەر بێت و تاپۆ بکرێت خانوویەکی لەم شێوەیە لە ڕووی یاساییە چ ڕێکارێک بەرامبەر خاوەنی خانووەکە گیرێتە بەر پێویستە چی بکات؟ ئەزانی چۆن پێش ئەو پرسیارە ئەوەی وا لەسەر مەسەلەن بۆری نەوت کراوە ئایا وزارەتی نەوت ڕێگە ئەداتە ئەو شتە ئێمە لە ڕووی قانونیەوە دێ شکاتەکەن سکاڵات تۆمارەکەن و بە قانون وەرێگرنەوە شتێکی گشتیە تۆ لەسەر بۆری نەوت کردی سەقفڵی نەوت کردوێتی ئیشش نەکە ئەو بۆریە هینیانش کردی بێ سیادیانش کردی ئەو ڕۆژە تەنیشتی کردوێتی یان ڕۆژە بان قفڵەکە کردوێتی بەڕاستی ئەو شتە ئەگەر ڕێگە بدرێت خانووەکە چاپۆکرێت بەڵام ئەگەر ڕێگە نەدرێت قەرەبوو کرێتەوە خاوەنی خانووە تعلیماتی جارێ ئەو تعلیماتەوە دوای دەرەچی ئەگەروانە دەربکەن لەبەرەوەی هەیە بەڕاستی هەیە لەسەر بۆری نەوت کردوێتی هەیە لەسەر مەشروع کردوێتی لەسەر شت کردوێتی ئەوانەوە دوای تعلیماتی تردی ئایا ئەکرێ یان ناکرێ بەس بە هەر فۆرمەکە پڕۆ بکەن بەڕاستی یەکەم سوودمەن و کاکفەریدونتی یەکەم سوودمەن کوردە لەم قەرارەیە زۆربەی گەڕەکەکان و زۆربەی ئەو خانوانی وا دروست کراوە لە بەرژەوەندی ئێمەیە فەم قەرارەش لە ساڵحی کوردە هاتووە ئینشەڵای سپادی لێ بکەین زۆر باشە کاکفەریدون سەبارەت بە وەزارەتەکان و خانوانی کەسەر بە وەزارەتە جیاوازەکان قسەمان کرد ئەتوانین بڵێن بەشێکی زۆری خانوەکان سەر بچوو وەزارەتێکن بۆ نمونە هاوڵاتیە پرسێت کە ئەڵێت خانوەکەی من سەر بە وەزارەتی ئەوقافە یان هەر وەزارەتێکی ترەمانە چیان بەسەر دێت چۆن مامەڵەیان لەگەڵەکرێت بەڵێ پێشێکی بۆ ینی لەسەر ئەو قسەی کاک سامان ئەوەی کە لەسەر بۆڕی نەوت کردوێتی باباسی ئەو بکەینەوە مەسلحە عامەیە ئەم ڕاستە تەجاوز ئەمە دووجا تەجاوزە تەجاوز وەکو تەجاوزێ کردوێتی بەڵام تەجاوزی کردوێت سەر محەڕەماتی نەوتی ئەمە ئێمە ئەڵێن پڕیکرێتەوە بەڵام لە تعلیماتە خۆی تعلیماتەکەی کە هاتووە ئەڵێ ئەوانە شمول ناکە بەڵام ئێمە تەماحمان لەوەیە کە تعدیلی ئەو تعلیماتە بکریان تعلیماتی ئیضافی لاحق بێت یان ئەوە تا ئەگەر ئەو کاتە ئێمە بۆیان بنووسین ئەگەر قەرەبوویە بکرێتەوە یان ئەرزێکی بە عینی پێوتری ینی ئەرز بە ئەرزێکیان بۆ تەعویز بکرێت ئەمە من ناتوانم قەراری لێ بدەم چونکە ئەو کاتە عرە بەڵێ لكل حادث حديث ئەو کاتە خۆی دەرئەکەوێت کە ئەگە بتوانن ئەو بابەتە بۆیان چاکەنەوە بەنسبەت وەزارەتەکانی تر ینی بۆ نمونە ئێمە با دوور نەڕۆین ئێمە فەیلەقمانە گەڕێکی فەیلەق گەڕێکی کوردستانە ئەمە خۆی سەر بە وەزارەتی دیفاع بووە ئەمە وەزارەت دیفاع کاک سامانیش ئەزانێ وەکو یاسا لە کیانات المنحلە ئەمانە ئەبێ چوبێتنەوە سەر وەزارەتی دارایی کە ئەچنە سەر وەزارەتی دارایی ئەو کاتە لە ناو شارە بە پێی قانونی هەشتا لەسەر ساڵی 1970 ئەمانە ئەبێ خۆی ئۆتۆماتیکیان بگەڕێتەوە بۆ بەلەدیە بە پێی ئەم قەراراتانەی کە لە ناو لە مەجلس وزەراوە دابەزیوە لە مەجلس وزەرا چونکە ئەمە لە مەجلس وزەرا بەرزتر نییە ئەو قەراری کە داناوە ئەکید ئەوانش بیران لەوە کردوێتەوە چەند کەسێکی یاساییانە بووە بیران لەوە کردوێتەوە کە ئەم ئەرزانەی کە سەر وەزارەتی دارایی ئەگەڕێتەوە سەر وەزارەتی بەلەدیە ئەو کاتە شمولیانەکە باشە کاکفەریدون تەنیا خانووە گرێتەوە یان زەوی یاخود باڵەخانەی تیجاری زەوی ناگرێتەوە
ما بەستم تەنیا خانوە گرێتەوە یان زەویش ئەگرێتەوە باڵەخانەی تیجاری هەیە بە هەمان شێوە ئەمانە ناگرێتەوە بە پێی تعلیماتەکە ناگرێتەوە زەوی ناگرێتەوە بۆ نمونە زەویەک بە بەتاڵی ناگرێتەوە زەویەک سیاج کرابێ ناگرێتەوە زەویەک کە مشەیەدات غێر ثابتە وەکو کاکە سامانوتی کە کەرەڤانەیە کە هەشتێکی لە سەریدا نابێ ئەمانە ناگرێتەوە بە پێی تعلیماتەکەش تیجاریش ناگرێتەوە ینی باڵێنی محلاتی تیجاری ئەوانە بەڵام ئێمە ئەمەلمان ئەوەیە کە تعدیلاتێک بکرێ شتێ بکرێ بۆیە ئەڵین هەر کەسێک کە شمولیشی ناکە ئەو بە بینەکەی پێشکەشکە داواکاریەکەی ئەو کاتە ئەتوانین بڵێن ئەگەر تعدیلات هات شمولی ئەویش بکە. زۆر باشە کاک سامان لە ڕووی یاساییەوە ئاسایەکە بۆ نمونە بەشێکی زۆری و خانوانە ئەکرێنە چاپۆ بەڵام زەوی ماوە هێشتا تەجاوزە بۆ نمونە باڵەخانەی تیجاری هەیە چەندین شتی تر هەیە هێشتا تەجاوزە لە ڕووی یاساییەوە ئەمانە چۆن مامەڵەیان لەگەڵەکرێت؟ بەڵێ قانونەکە کە دەرچووە قەرارەکە کە دەرچووە باسەواکە ئەلێ ئەو خانوانە ئەو قصدی خانووە خانوو بۆ خەڵکی هەژار و خەڵکی فەقیر و کەم دەرامەت خانووی کردووە چەند ساڵێکە ناوی دانیشتووە بەس عرض کەس ناوی دانیشتووە یعنی استقلال نەکراوە خانووکە ماڵ و مناڵی ناوی دانیشتووە ئەو ئێوێ زۆر دەرفەت بداتە ئەو خەڵکە هەژارانە و ئەوانەی وا خانوویانی عرضیانی هیچ بەناوێنە شەرتی لە شەرتەکانشی ئەوەیە هیچ بەناوت نەبێ لەگەڵ ئەوەیشا سوکنایەترت نەبێ هەر ئەو خانوەیە تەڵەبێک تەقدیمەکەی فۆرمەکە پڕەکەیتەوە بۆ ئەوە لەگەڵ ئەوەی شامێ تەکمیلی ئەوە بکەم ئەنی برادەر هەیە پرسیارەکە ئەلێ ئەمە چۆنە پارەکەی و سعرەکەی و ئەو شتانە قانونی بەیع و ئیجار ئەموالی دەولە هەیە 32 ڕقم 32 لە ساڵ 1986 دەرچووە ئەلێ بە قیمەی حەقیقی تەقدیرەکرێ یعنی ئەوە نییە مەسەلەن تۆ بڕۆی ملێ وەڵا مەتری بە 250 دینارە مەتری بە 5 ئەو دوای تەقدیرەکە تەمان کاک فەریدون ئەوان لجنە تەشکیلەکرێ لەوانەوە تەقدیرەکرێ ئەو پارەیە یعنی لەگەڵ قیمەتی بازارایە لەوانە شتێک کەمتر بێ ئەوە نییە مەسەل قیمەتێکی مردوو بێ بڵێ وەڵام من خانۆکەم مەبلەغێکی کەمم بۆی دانا وەڵام من بۆ مەبلەغا من هینیەکەم و لجنە تەشکیلەکرێ و قیمەی حەقیقی پێلێن باشە کاک فەریدون ئەو ڕوبەری کە دیاری کراوە بۆ خانوەکان کە کرێن بە چاپۆ ڕوبەرێکی دیاری کراوە هەیە یان بۆ نمونە هاوڵاتی هەیە خانوەکەی 800 مەتران 1000 مەترە هەموویە کرێ بە چاپۆ بەنسبەت ڕوبەری خانوەکان من لە تەسەوڕمە زۆر کەم لە ڕوبەرەکان وەکو یەک وایە خەڵکەیە لە 50 مەترە تەجاوزی کردەوە خەڵکەیە لە 100 لە 150 تا زیاتر 300 و 400 وانە خۆی مواتن بۆ هەیە تا 800 مەتر کاتی خۆی کە ئیفرازەکرا بۆیان وەرەگیرا و ئەگەر ڕوبەرەکانیش ئێمە ئەمە وەکو ئێستا باستان لێوە کرد تەخمین ئەکرێ بە سەری ئەو منتیقەیە ئەو کاتە ئێمە لجنەی سابتمانەیە لجنەی بەیع ئیجار ئەموال الدەولە ئەم لجنەی بەیعە خۆی تەقدیرەکە هەمان هەر سابتە بە ڕیاسی معاونی بەلەدیە ئەبێ ئەو خانووە لەو گەڕەکە لەو منتیقەیە سێرمەثیلاتی ئەکرێ دەوروبەری بزان چەندێکە ئەو کاتە بە گوێرەی ئەوە تەقدیر ئەکرێ بەڵام زیاد و کەم بە گوێرەی مەساحەی ئەو خانووە ئەو پارەی بۆ تەقدیرەکرێت ناکرێت جەنابەت لە 200 مەترێکا دانشی هەمان پارە بدەم من لە 300 مەترێکە دانیشتومە یان بڵێ تەجاوزم کردووە هەر کەسێک بە گوێرەی مەتری خۆی حسابەکرێ حساب مەتری بۆ کرێ بەڵام بۆ نمونە منتیقە هەیە یعنی زۆر بە گەورەی یان وەکو مەزرعە و ئەو شتانە من پرسیارانیشمان لێکەن من هەر لەگەڵەوەشە تەئکیدم کردووە وتومە ئێوەش داواکاریەکە پێشکەشکەن احتیمالە بینایی مەزرعەکەت ڕاستە مەزرعەکەت دۆنمێکە دوو دۆنمە بەڵام بیناکەت 300 مەترە 200 مەترە احتیمالە تەقدیر بکرێ ئەگەر نزیک ناو شار و دەوروبەری مەسەلەن ئەو منتیقانە بێ ئەو کاتە ئێمە طبعا بەداداچوونەوەی بۆ ئەەکەین و تەرحێکین لە کۆبنەوەیە ئەمە لجنە هەیە لجنە محافظ مدیر بەلەدیەیە و ممثلی دایرەی باڵێن خارات دەولەیە هەمووی ئێمە دراسەیەکەین و کاتە بە راپۆرتێک لەوانە بەرچکەوە بۆ کاک سامان یاساش هەمان شتڵێ سەبارەت بە ئەو ڕوبەری خانوەکان ڕوبەرێک دیاری نەکراوە بۆی کاوە بکرێت بە چاپۆ ئەوە دوای تعلیمات دوای ئەوە دیێ لەبەرەوەی کاک فەریدون وتی ڕوبەری خانوو هەیە 200 هەیە 300 هەیە زیاتر هەیە کەمترە ئەوەش لیزانەکان دەرەچێت تەقدیری ئەکا بەس من حەزەکەم تێبینیەکەم هەبێ لەسەر ئەو هینەیە هەیە عەرزی تیجاری هەیە بینای کردووە کرێتی عیمارە کرێتی ئەوە شملی ناکە هەیە مولکی تیجاری و عەرزی تیجاری و ئەم شتانی شملی ناکە سوکنایەکی ناو منتیقێکی سەکەنی بێ
هەیبی ئەو کاتەوە شوملێکە تەڵەبەکە پڕکاتەوە هینەکە بەڵام کاک فریدون ئەڵێ بار فۆرمەکە پڕکەنەوە لەوانەیە تعلیماتەکە بگۆڕن فۆرمەکە بەڵێ بەڵێ نەنا دخۆ تعلیماتەکە وازحە ئێمە ناتوانین ئەوەی لێ بکەین هەنێ خەڵکی لایبانی لە 190 لە بەرژەوەندی لە 190 خەڵکە ئێمە نابێ لەبەر ینی چەند نەفرێکە برین وەڵاهی ناوەڵە تۆ شوملت ناکە و عام بێتەوە ئێمەین هەمووی باپڕیکاتەوە بەس هەنێ هین هەیە ئەوە تیجاریە ئەوە لەسەر بۆرینەوتە ئەوە لەسەر تاوەری کارەبا لە تەنش تاوەری کارەبا دروستی کردوە یان لە ژێری دروستی کرد ئەوە نەفعی عامە نەفعی عام یعنی ئەم شتە ئەلێ هیچ مەجالی تێ نییە ئەمانە بەس هەر با فۆرمەکە پڕۆ بکە ئەسالەوە عەلا لێ تعدیلات تعلیماتێکە یان لە شوێنە قەتعی عەرزی دراپی زۆر باشە ڕایبەشێکی زۆری هاوڵاتیانمان وەرگرتووە سەبارەت بە تاپۆکردنی خانۆ زیادەڕەکان پێکەوە بینەرەبین فەرمونون. لە 2023 مادینەوە ئەم پەنجاعلیە هەتا ئیسە لێرێ هەتا ئەم دەقەیە بەبێ ڕاکردن بەبێ ئەملا ئەولە وەڵای قەراری تابۆکردنی خانۆکە من وەکو پێتەڵێ معلوماتم لەسەری نییە بەڵام گوێم لێ بووە بەڵام زۆرم پێخۆشە کە ئیساڵە نەکرێتە تاپۆ یعنی ماڵ و مناڵ نەکرد من هەموو پەنجاعلی پێی خۆشە هەواڵێکی دڵخۆشکەرە کە ئێمە چەند ساڵە چاوەڕوانی هەواڵێکی ئاوا یا قسێکی ئاوا بووین بڕیارێکی ئاوا بووین بەڵام لێرە هەنێ شتیشەیە هەنێ ئەشکالات هەیە مەسە بۆ نمونایمە فەرعی وا کۆڵانی وا هەیە تا ئێستا مەجای ئاوی نییە کۆڵانی وایە 200 مەتر 300 مەتر دەولاترۆ بە خۆی ئاوی ڕاکێشاوە ئاوی نییە ئەمە ساڵانە تاکو ئێستا پاری ئاومان داوە پاری کارەبامان داوە زۆر جار هەندێک لەوانەیە کە کوتیشە بێ بەڵام زۆر جار دراوە لێرەشە حەق هەیە ینی ڕەچاوی وەزع و گوزەرانی خەڵکیش بکرێ چونکە لێرە خەڵکێکی زۆر ئەوانەی بەتایبەت لێرە دانش لەم ناوچ لەم منتقانە خەڵکی فەقیرن خەڵکی هەژارن ینی ڕەچاوی ئەوە بکرێ ئەو پارەی کە دانراوە یان مەسەڵەن چەندێک لە خەڵکە سەرڕێ تا چەندێک لەگەڵ بار و گوزەرانی خەڵکا گونجاوە تا چەندێک خەڵک پێی هەڵە سوڕێ چونکە ئێستا خەڵکێکی زۆر هەیە تاوەکو ئێستا قەلەقە لەوەی کە ناتوانێت بچێت بۆ بچێت دەم داواکاری و معامەلەکان و لەبەرەوەی ئەڵێ لەوانەیە بڕە پارەیەک بم پێ ماڵ نەسوڕێ لەوانەیە بە شێوەیە بێ ینی ئەمە تۆزێ خەڵکی قەلەق کردو تۆزێ خەڵک زۆر بە چاوڕوون نییە چەند ساڵەهام لێرە حەوتیانە ئێوە پەنجاعلی و چی سەعاتێ بێ ئەیڕمێنن چی سەعاتێ بێ ئەیڕمێنن هیچ خودمەت گوزاریەکیان بۆمان نەکردیە ئێمە خانەکەمان بکرێت تاپۆ لەسەرمان باشە قەرارێ چاکە دەرچوویە پێمان زۆر خۆشە بەس ئەوەیە خودمەت گوزاریمان بۆ بکەن ئەم شارەعێلمانە بۆ خاستکەن خانەکانمان لێ بکەنە تاپۆی تر ئێمە چیمان گەرەکە مەمنونم تاپۆی بکەن چۆن حەز ناکەم بەڵێ وەڵا حەزەکەم هەرە وەڵا چونکە ئیسە دڵ هەزار شت دەکاری بیڕمێنن نەیڕمێنن بەزەکە تاپۆکراتر زۆر خۆشە دڵمان پێ خۆشە ئەم قەرارە 180 لە ساڵح کوردایە لەم شارەیە ئەمە خاڵێکی سەرەکیە لایەنەکانیش هەر دووبارەیەکەمەوە پێویستە یەک دەنگ و یەک ڕنگ بن بەرامبەر ئەو لایەنانەیەکەوە ڕێگری لەم قەرارەکەن چی بڵێن لایەنەکانی بڵێن برایانی عەرەب بێ یان برایانی تورکمان بێ ئەمە نەکەنە شتێک بڵێن بیکەنە قەومیەت و قەومیەتکاری کە بکرێتە تاپۆ تەبعاً زەمانە تسما نامێنێ تووشی ئەم دڵە ڕاوکی ئێمە نامێنێ بڵێن وەڵی ئەیرە تەجاوزە جاری وایە نا ئاومان وەکو پێویستە نا فەرعمان وەکو پێویستە یعنی زۆر خۆشحاڵی نەگەر بکرێتە تاپۆ لە گەڕێکی دەواازەم دەوری 12 ساڵە من لەسەر و خانوو دانیشتوم لەو پێش کرێکی بوو لە 2006 تا ئێستا لەسەر خانوو بەڵام ئەمە تا بڵێ گرنگە بۆ هەموو هەچەنە بڕیارەکە بۆ عێراقم بەس بووە کەرکووک و جێ کوردەکان زۆر مهمە هەموو دەرکەون لە جێ خۆیان ئێستا ئەگەڕێن بۆ جێ خۆ زۆر دڵیان خۆشە کە تاپۆ کرێ بەڵام مادەی 140 لێرە شارەی پێ نەکراوە مادەی 140 ئەوانەی کاتونەتەوە 10 ملیۆنی وەرگرتووە پارچە ئەرزیا کڕیوەتی یاداوێنە پێی خانوو لەسەر کردووە معقول نییە ئێستا کە عەرەبەکە گەڕێتەوە 20 ملیۆن وەرەگرێ و ئەرزشی ئەدرێ لەسەر خانووکەی خۆی وەڵای ئەمە زۆر گرنگام چونکە ئەم خەڵکە ئەوانەی کەوا لەو شوێنانە دانیشتونە دیارە ئیشیان بەو خانوانە هەیە وەکو ئەوە نییە کەەوە خەل تاپۆی هەبێت و بەنایەوە بێت ئەمە لە دەمێکەوە ئەم شتانە کراوە لێرانە بەستە تازە
لەم ئەخیرە بووە تاپۆ زۆر پێمان خۆشە خەڵکی زۆر پێخۆشە بۆ ئەم قەرارەی کەوا دەرچووە وەڵی ئمڕۆکە زۆر بە ئاسانی معاملەکەیان لێم وەرگرت و ینی 20 دقەی نەبرد تەوایان کرد بوو بەڕاستی دڵخۆشکەرە بۆ هەموو ئەوانەی کە خانۆگانیان تەجاوزە بەڕاستی بە تێک ڕای خەڵک ینی کورد و عەرەب و تورکمان هەمووی پێخۆشە مۆزە بەڵام لێرە مشکلەکە ئەوەیە لێرە ئەمبینی قەڵەباڵغێکی زۆر زۆرە ئەمە یەکەم ڕۆژە ئاواتە بێ بەیانی و دوو بەیانی و سێ بەیانی ئەوانە چۆن بێت بۆیە ئەبێ نیزامێدا مرێ بۆ ڕایکردنی ئیشەکان بەڕێکردنی معاملاتەکان ئیشێکی باشی کە دەستی خۆش بێ کردێ 6 قاتع و تێرکێ لە قاتعەکەی خۆی واگەر ئەمە شتێ باشە بەڵام ئەبێ لە قاتعەکانیشە بەش بێ مەسەلەن بۆ نمونە چەند گەڕەکە بێونە مۆزەفدانە لە ژوورەکان هەر ژوورێکی مەسەلەن بۆ گەڕێکی ئیشکار دانێ بۆ پەنجعەلی دانێ بۆ قادسیە دانێ بۆ حوڕیە لەبەرێ زیاتر قەڵەباڵغە بێ ئەما یەکەم ڕۆژەوە کوتم بەیانی دوو بەیانی چۆنە بێ بەڵێ سپاس بۆ هاوکارانم کاک فەریدونەوەی کەوا بینیمان بەشێکی زۆری دەستخۆشی بووە بەشێکی زۆری هاوڵاتیانیش دڵخۆشن لە هەمان کاتجاوی تێبینی بۆ لای من هاوڵاتیان باسی ناتەوەکانی تریانە کرد ئەوەی کە هەیە بۆ نموناگەر عەرەبێک خەڵکی شارێکی ترە هاتووە لێرە تەجاوزێکی دروست کردووە ئێستا تاپۆکرێت بە ناویەوە ئەمە هۆکار نابێ بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک جارێکی تر باەمە پێشکی ئەو لەسەر ئەو راپۆرتێک کە ئەو برابە ڕێزانە ئەو خوشکانە کە قسەیان لەسەری کرد ماڵیان ناوە بێت دەستخۆشی لێماکەن ئێمە واجبمانە بەڵام دەستخۆشی لەوانە بکەن ئەوانەی کە چوونە بەغا چەندها جار بۆی ئەو بڕیارە جێبەجێ بکرێ و سوودمەند بن ئەمان لێ حەقی خۆیانیشە بڕیارێکی دڵخۆشکەرە بەڕاستی بەڵام ئەبێ ئەو خەڵکەشەوە بزانێ ئێمە وەک شارەوانی ئێمە خۆمان یعنی وەکو شارەوانی پێش ئەم قەرارە نەقسی باڵین کەوادری بەشەریمان هەیە مۆزەفمان 8 ساڵە تا ئێستا کەسێک تەعین نەبووە لە بەلەدیە من ئەم باڵین داواکاریشتانم گەیانێتە مەراجعی خۆم لە بەغا 8 ساڵە کە کەس تەعین نەبووە ساڵ هەبووە 40 کەس 50 کەس تەقاعد دەبێ خۆتان نزانن ئەمە هەمووی ئەبێتە نەقص بۆ مۆزەفین ئەو برا بە ڕێزە ئەڵێ دەستیان خۆش بێ کردیان 6 قاتع بەڵێ من وان بە باشزانی بەڵام ئەگە بکرێ بۆ پەنجعەلی بەجیا داینا بۆ بەجای داینا بۆ گەڕەکانتر بەخواگە بکرێ من پێش ئەو بیرم لەوە کردووە بەڵام ئێمەش ئیشی ترمانەیە ئێمە تەخسیس ئەرازیمانەیە ئێمە مۆزوعی داریمان هەیە ئێمە لە ئیشی دائیری خۆمان هەیە ئەوەی کە ئەکرێ ئێمە قسووری لێ ناکەین بەڵام خەڵک با ئەو بە معلومەیەماندا هەمووی لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ نەڕوە برا مختارەکان ئەگە پێتان نەکرێ ئەگە گوێتان لە دەنگمانە ئەگە گوێشتان لێمان نییە هەر کەسێکە ئەیان بینێ با مختارەکان تەنزیمی یان لایەنە حزبیەکان هەر کەسێکە ئەوانەی کە مجتەمەعی لە باڵی منەظەماتن لە مجتەمەعی مەدەنی ئەم خەڵکە با هەمووی بەیەکەوە نەڕوا بە ئێمە دوێنە و ئەمڕۆ بووە یعنی ناکرێت نیوەی خەڵکەکە بەم دوو ڕۆژە بێت ئیتر من بۆ تاکو و سیانزەی 90 ڕۆژ دانراوە دابەشی کەن کۆڵان بە کۆڵان بڵێ ئەمە ئەو ڕۆژە بڕە ئەو ڕۆژە بڕە یعنی گەڕێکی پەنجعەلی هەر منتیقەیەک ناوێ گەڕێکی شەید محسن با ئەوە ڕۆژی فلان بڕە ئەوەی تر ڕۆژی فلان بڕە بۆ هەمووی بێک ڕۆژەڕە ئەمە ئەبێتە لۆدێک لەسەر قاتعەکان نەکرد قاتعی سێم و قاتعەکان ئەمە یەکەم خاڵ بۆی ڕوونکردنەوەی بدەینێ لەسەر پرسیارەکەی جەنابەت طبعا ئێمە لایەنی تر هەیە ئێمە وەزیری داد خۆشبەختانە بەڕێز کاکخالیدا هیچ شتێک لێ حەبر نابێ وەکو ئەڵێن ئەم شتانە ئەزانێ کە ئەم بڕیارە ئەوش بەشدار بووە وەزیری با بڵێن شارەوانی وەزیری ئیسکان و بەلەدیات ئەوانیش دانیشتونە لەم بڕیارە با بڵێن ڕۆڵیان هەبووە ئەکید ئەم بابەتانە هەمویان قسەیان لێ کردووە و ئێمە هەر حاڵەتی ئاوا بێ وتم لە پوختی نهائیە ئێمە کۆیەکەینەوە بە راپۆرت ئەیدینە چەند لایەنێک و پەرلەمانتارەکانیش ئاگادارەکەینەوە لەو بابەتانە ئەمە ئیشی ئێمە نییە کە چۆ وەربگرین چۆ وەرنەگرین ئێمە وەکو بەلەدیە هەمووی بە یەک چاوە بێسێرکەین هەمووشی وەرئەگرین بەڵام هەر گرفت و کێشەیەکە بێ طبعا ئێمەش لایانی ئەوانە هەیە کە استشاریان پێ بکەین لایانی مختصەیە بۆ بابەتە ئەو کاتە هەمویان قسەی خۆیانە بێ لەو مۆزوعانە ئێمە وەکو شارەوانی ئەرکی سەرشان ئێمەیە ئاسانکاری بۆ خەڵک بکەین وا بکەین بە جوانترین شێوە ئاسانترین شێوە خەڵک سوودمەند بێ خەڵک بتوانێت بێت ئەم فۆرمە پڕکاتەوە و مۆزەفیشمانەیە ئاسانکاریەکە بۆ ئەوی کە یەکی نەخوێنەوار بێ یان پێداویستی تایبەت بێ هەر شتێک لەو بابەتانە
ئێمە تەقسیری لێ ناکەین ئەگەر لە ڕووی چاوی کامێرەکەی ئێوە شو هەر تەقسیرێکیان بینی لە قاتعەکان مۆزەفە احتیمالە هیلاک بیان هەیە متەقەسد ئەو شتانە ئەکا ئەوە ڕاگەیاندنی شارەوانی هەیە هەر کۆمنتێکە نووسن ئێمە نەفەرمان داناوە مۆزەفی تایبەت چاوی پێخشێنێ و هەمووی ئەگەێنێتە من تەداخل لە هەر هەموو یەکەم. کاک سامان ئاساییە هاوڵاتیە خەڵک پارێزگایەکی تری عێراق لە کەرکووک بۆ نمونە خانوویەکی تەجاوزی کڕی و ئێستا کرێت بە تاپۆ لە ڕاستیدا ڕووی قانونی لە ڕووی یاساییەوە یاسایەکە ئەوەی نفوسی کەرکووک کەمێ هینی هەستیارە ئەوەی نفوسی 57 نەبێ ئەبێ نەکرێتە ناوی ئەمە عورفە لەسەری ڕۆشنێتە ڕێوە و هەتا هەموو هاوڵاتیەکی شارەکان لەبری زۆر دوای 16 ئۆکتۆبرە زۆر دیموگرافی شارەکە گۆڕاوە زۆر کەس هاتووە بە ئیتردا ئەو ده هەزارانی دەرکران گەڕانەوە زۆری گەڕانەوە کێشەی زەوی کشت و کاڵەکانمان بۆ کراوە ئەبێ ئەو تعلیماتەش بێ دوای ئەم قانونە داوا بکرێ ئەوەی نفوسی 57 نەبێت تەملیک نەکرێتە ناوی ئەم خانووە لەبەرەوەی ئەگەر وابێ ینی بەڕاستی زۆر کەس هەیە لە دەرەوەی شارەکە هاتووە مستەفی دەبێ و کە خانوو کرایە ناوی و سەکەنی لێرە بوو داهاتەوە ئەوە لە سەرمان حسابە بێ و ئەبێتە هاوڵاتی شارەکە. کاک سامان کاک فەریدونیش ڕوونکردنەوەیدا لەسەر و خانوانەی کە بۆن مەسەر بۆ وەزارەتەکانی ترن چۆن مامەڵیان لەگەڵەکرێت؟ بەڕاستی ئێمە دەستخۆشی لەو برادراناکەین کە لە بەغا هەوڵیان داوە ئەم خانوانەی ئەمانەی وا بەسەر وزارەتەکان ترە وزارەتی دادمان هەیە عفوان وزارەتی دیفاعمان هەیە وزارەتی نەوتوانی تر وزارەکان ترە بە ناویانە ئەم فرسەتی ئەم سێ مانگەیە ئەبێ لەم سێ مانگەی هەوڵێ بدەن برادرانی ئەندام پەرلەمانی بەغا چ لە وەزیری داد بێت چ لە برادرانە بێ هەوڵ بدەن ئەم هینە میلاکی بگەڕێنەوە سەر وزارەتی مالیە لەبەری قانونەکە سەریحە ئەلێ ئەوەی بە ناوی مالیە بێ ئینجا ناتوانێت حواڵی ناو بەلەدیە بکرێت بەلەدیە تەسەڕوفی پێوە بکە بەس ئایا بەناو وزارەتی دیفاع بێ یان وزارەتی هەرچی وزارەتێکی تر بێ بەلەدیە ناتوانێت سەلاحیەتی نییە ئیلا بێ بگەڕێتەوە ناو وزارەتی مالیە ئەو کرێت هەنێ شۆنمان هەیە بەڕاستی بەناو وزارەتی ترەوەیە هەوڵ بدەن لەم ماوەیە بگەڕێنە ناو وزارەتی مالیە دوایەوە بەلەدیە دەتوانێت تەسەڕوفی پێوە بکە. باشە کاک فەریدون ئەگەر بێت ئەم بڕیارە سەرجەم خانووەکان بگرێتەوە بۆ نمونە 7,000 خانووە لە دەگەڕک بۆ نمونە حوتیان کوردین ئەم 7,000 خانوو سەرجەمیان بکرێن بە تاپۆ چ خانوویەکی تەجاوز مێنێت چەندێکە مێنێت لە کەرکووک؟ ئەمە تەجاوزی عەشوائیمان هەیە ینی بۆ نمونە لە ناو گەڕەکە تاپۆکانە ساحەیەکی خەدەماتێ حەدیقەیە باخچەیە یان شوێنی مەکتەبە شوێنی هەر شتێکە ئەمانە دائیمەن خدمەی عامە کە خەدەماتی عامەیە ئەمانە ناکرێت بکرێن بە تاپۆ لەبەرەوەی تۆ ڕاستە سوود بە چەند کەسێکە گەێنی بەڵام زەرەر بە دەوروبەرەکەیە گەێنی بۆ نمونە کە ئیفرازاتی ئەو قوتعانە کراوە حیسابەوە کراوە ئەم شوێنە مەکتەبی پێویستە مستەوسفی پێویستە باخچەی پێویستە بۆیە من دائیمەن خەڵکە پرسیاری لێم کردووە وتومە ئەگەر تەجاوزیش ئەەکەی لەسەر ئەرزێک بیکە خەدەمات نەبێ چونکە ئەو خدمەتە بۆ دەوروبەری ئەو شوێنەیە بۆیە ئەمە ینی بەڕاستی ئەگەر بە گوێرەی تعلیماتەکان بێت تعلیماتەکان ئەڵێ ئەو شوێنانە ینی نابێت شمول بکە ئێمە تاکیدمان کردوێتەوە چەنەهاجا هەمووی بە داواکاریەکەی خۆی پێشکەش بکە ئەو کاتە چای پێخشێنرێتەوە تعدیلاتەکرێ هەر شتێکەکرێ ئەو کاتە قەرارەت بابلینی هایی لەسەرێ درێ چونکە ئەم بڕیارە بەڕاستی ئەم بڕیارە ئەمە قانون نییە بڕیارە ئەم بڕیارە تعلیماتەکانی وازەحە لەگەڵی هاتووە بەڵام ئیتر بە تەعەن ئێستا تۆ ئەمە بەس کەرکووک ئەی تۆ لە بڕۆ بەغا شتی وایە هەر لێرە هەر لەو نمونەیەمان نییە لە بۆ نمونە کەربەلا نەجەف خۆ بەس تەجاوز لە کەرکووک نییە تەجاوز لە هەموو عێراقا هەیە ئەوەی تەجاوز لە بەغا هەیە باوەڕ ناکەم لە 3-4 محافظەی کەرکووکا بێ ڕاستە مەساحەی گەورەترە بەڵام بە ئەوان بە حکمی ئەوەی کە بە زەختی حزبی و شتوانە کردویانە زیاد بووە بۆیە احتیمالی ئەوە هەیە تعدیلات لەو تعلیماتانە یان ئیضافاتی تعلیماتی تر ئیتر هەر شتێک لە سوودی ئەوەیە بێت کە مەسلحەی عام بگرێتەوە ئەو کاتە قەرار نهایی لەسەرەوە ئادرێت. باشە کاک سامان ئەگەر بێتم 7,000 خانوو بکرێت بە تاپۆ جارێکی تر ڕێگای درێت کەەوە هاوڵاتیان تەجاوز دروست بکەن ناتەوە قەرارەکە دەرچووە ئەلێ دوای ئەم قەرارەیە يتم الإعازة إلى شعبة تنظيم المدن وحدة التجاوزات
لجنەی قەراری 154 ئیزالە تەجاوزات دوای ئەوە چی تەجاوز هەبێ صلاحیەتانی هەمووی بڕمێنن چۆن مامەڵەیان لەگەڵ دەکرێت و کەسانەی کە تەجاوزەکەن لە دوای تاپۆکردنی ئەم تاوا قبول ناکرێت لە ڕووی قانونیەوە مخالفە قبول ناکرێ و دوای ئەوەش تعلیمات دەرچووە قەرارە ئەمە قەرارە لە قەراری 154 دەرچووە دوای ئەوە هەمووی ئەبێ بڕمێت و ئەوەش صلاحیەتی هینی تەجاوزاتە ئەبێ نەمێنێ. باشە کاک فریدون ئەگەر بۆ نمونە کەسێک خانوویەکی تاپۆی تری هەیە ئەکرێت ئەم خانووی هەیە تەجاوزە بۆ تاپۆ بکرێتەوە ئێمە هەر بۆ ئەو خاڵی کە ئاماژەتان پێدا ئێمە نۆ برگەمان هەیە نۆ برگەی ڕئیسی و برگەی لاوەکیش هەیە لەگەڵی نۆیەم برگە تاکید لەسەر ئەو قسەی کاک سامانەکە کە ئیعاز بە شعبەی تەنزیمودن کە وحدەی تەجاوزات سەر بەلەدەیە کە ڕەزدی ئەو تەجاوزاناکە بە پێی ئەو ڕەزدا نووسراوێکە کرێ بۆ محافەزە نووسراوێکا بۆ ڕئیس لجنەی قەراری 154 کە ڕئیس وحدەی ئیداری قایم قامە ئەو یەکەم شت ئەو وەرناگیرێ لەم قەراری 320ەکە سودمەند نابێ و ئەڕخێنرێ و هیچ تعویزێکیش ناکرێ کەواتە بەرلەوەی وەڵامی پرسیارەکەی ترم بدەیتەوە ئەگەر بێت و لە دوای تاپۆکردنی ئەم 7,000 خانووی ناو کەرکووک جارێکتر خانووی زیادەڕۆ دروست بکرێتەوە ئەڕوخێنرێت ئەبێ بە پێی ئەو تعلیماتی چونکە هەندێک کەسلانەوە بیرکاتەوە بڵێ ئێمەش گەڕەکێ دروستەکەین خانوو دروستەکەین ڕۆژێ دەکرێت بە تاپۆک و ئەوانی تر ناکرێت من بە تعلیمات قساکەم ئەو تعلیماتەکە هاتووە سەریح و وازحا من لێرە هەمووی پوخت کردوێتەوە و ناردوومە بە پێی ئەو کتابێکە لە محافەزەوە هاتووە نۆ بڕگەی سەرەکیە لە نوێمیان باسی ختامی ئەوەکە پرسیارەکەی جەنابەت سەبارەت بە چی بوو ئەگەر بێت و کەسێک خانوویەکی تاپۆی هەبێت خانوویەکی تەجاوزی شێبێت ئەوەشی بۆ تاپۆ ئەکرێت ئەو ئەڵێ هەر فەردی عایلەیەک یان دوو خانووی تەجاوز لێرە فەرقەکە بۆ نمونە من خانووم هەبووە تەجاوزم کردووە یان تەجاوزم کردووە دوای ئەوە پارەم دەستکەوتووە خانوویەکی تاپۆم کڕیوە ئەمە لێرەیە فەرقەکە ئەوەی کە بە تعلیماتەکە ئەڵێ هەر فەردێک بۆی هەیە لەم بڕیارە کەواتە بڕیاری 320 لەم بڕیارە سودمەند بێ یەک جار خۆی و عایلەکەی خۆی عایلە چییە؟ مەسێمە بۆ نمونە لە تەخسیسی ئەرازیە کە جەنابەت عەرزێکت بۆ دەرەچێ من نووسراوێکەکەم بۆ هەموو لایەنەکان و کاک سامان بۆ مادەی 57 شێمەستە ئەو تاکیدا ئەکرێتەوە کە داوا لە دایرەی نفوس ئەکرێ بۆ بابەتی 57 نووسراوێکە کرێ ئەڵێ خۆی و خێزانەکەی بۆیە هەردووکیان بۆیان هەیە خانوو بەناێن و چە بە گوێرەی ئەم تعلیماتە بەڵام ئەگەر خانوێتر بەناوێ هەبێ نەیوتووە ئەم تعلیماتە نەیوتووە ئەوە مەحروم کە لەو بابەتە بۆیە هەمووی شمولەکە بەڵام بۆی هەیە یەک جار سودمەند بێ لەم قەرارە نابێت دوو جار یعنی ئەم فۆرمەی کە من تەوزیعەکەم نابێت بۆ نمونە دوو جار ناوی جەنابەتی تێبێ ئەگەر خانووی تەجاوزتە بێ یەک جار ناوت هەیە خۆت و عایلەکە ئێمە پرسیارێک تریشمان لێکرا ئەڵێ ئەگەر سنگڵ بێ سودمەند دەبێ بەڵێ سودمەند دەبێ ئەوش حاڵەوەی کە فۆرمی هەیە و یەک نەفەرە بۆی هەیە سودمەند بێت چونکە لە تعلیماتەکە ئەوەی نەداوەکە ئەو سودمەند نەبێ بۆی ئەگەر کەسێ و پرسیارەیە بوو وەڵامی کاک سامان یاساش هەمان شتەڵێتەوە بەڵێ قەراری 154 وازحە لێ دوای خۆی لە تعلیماتەکە شاوتراوە لە بڕگەیەکان ئەلێ دوای مودەکە کە دانراوەنەوە ڕۆژەکە دوای ئەو مودەیە قەراری 154 جێبەجێکرێت قەراری 154 چی ئەلێ ئیزالە کەوا لادانی هەموو تەجاوزەکان تر دەها خەڵک هینی نامێنێک لی نامێنێت تۆ فۆرمت پڕۆکرۆ تەڵەبت تەقدیم کردووە ئەڕواتە جێبەجێی تاپۆکردنە داهاتوە لەوە زیاتر نا هەیە تیجارەتەکە ئەوشتان ئەو قەدەغاکرێت تەواو سیمای شارەکە جوان نابێ باشە کاک فەریدون سەبارەت بۆ فۆرماگەر قسە بکەین ئەو زانیاریانەی کەواتەیە داواکراوە چییە باسی چیە کات ئەمە یەکەم شت فۆرمێکی ئەلکترۆنیە هەڵبەت شوێکرە پڕ بکرێتەوە ئەم فۆرمە خۆی هەر ئەتوانن ڕای کێشن لە ڕاگەاندن بڵاومان کردێتەوە ئەم فۆرمە ئەو معلوماتانەی کە ئێمە پێویستمانە زۆر بە ئاسانی ئێمە لێرە مەسەن بۆ نمونە یەکەم کەس کە دێ ڕقەمی تەڵەبەکەی داواکاریەکەی ڕقەمی یەکە تاریخەکەی کەی بووە ئەوە نووسراوە بۆی ئەم تاریخە دوای ئەو کاتێک کە ڕۆژی نهاییتر وەرناگیرێ ئەمە بۆ شارەوانی نووسرێ داواکە بە پێ ئەو بڕیارەی کە هاتووە سودمەند بێ و التزام کا بە هەموو ضابط و تعلیماتی ئەو بابەتی ئەو بڕیارە ئەنجا لێرە ناوی چواری چکە سیانی زۆر جا هەیە تەشابوه هەیە لە ناوە
ناوي چواری ڕقم قطعه و مقاطعه خەڵکێ پرسیارە بۆ ڕقم قطعه خۆ من ئیفراز نەکراوە ڕقەمم نییە بەڵام مقاطعه هەیە ئەگەر قطعه لە ناو شینە هەبێ بۆی ڕقم قطعەکەیشی بنووسێت چکە قطعه هەیە بە گەورەی ئیفراز نەکراوە بەڵام ڕقم قطعەکە ئەوە تەثبیتەکە لەگەڵ ئەو مقاطعەی کە هەیە ئین وجد یعنی ئەگەر هەبێ مەساحەی ئەو خانووە با بڵێن ڕوبەرەکەی ئەو نووسێ خۆی ئەیزانێت تەقەن ئێمە دوای ئەمە چێک شەکەینەوە خەڵکێ 40 متر 100 متر ئەڵێ 200 متر ئێمە دوای هەمانە ئێمە داتامانەیە کۆمپیوتەرمانەیە لە هەموو قاتعەکان هەموو تەجاوزەکانی تێ ئەوەشی تێی نەبێ ئێمە ڕێن چێکەکەینەوە ئایدەی ئەو عقارە مملوكة للدولة حق التصرف يعني عقد زراعية أما أجنيش زاني أما دواء أو خمان كلجانا كان من درجة أمانة تأكيد كانوا عنوانا كي أما زور ضرورة بدقيقة بدري بونمونا أنو سي بنجا علي قريكي بونمونا شهيد محسن بشت مكتبي فلان بشت مزقوتي فلان بلى بوي أسانتر يتبدأ أو مستمسكات كان دواء كان ليرة ناوي نسي واجوكا ئەم ڕقم مۆبایلە من پێم باشە خۆی یەک ڕقم مۆبایل بەڵام زۆر جار سێرکەشیان قفڵ بۆیان گۆڕێتیان شەحنی نەماوە ئەگە دوو ژمارە بنووسێ باشترە ئەگە یەکیش بنووسێەوە ئەو کێشەمان نیە ئیتر ئێمە نووسراوە تم استلام الاستمارة من قبل مديرية البلدية بۆی حەقی نەفەوتێ لە چی قاتعێک لە چی بەلەدەی قاتعی چەنە ئەنووسێ و مەسئولی قاتعەکەش تەوقیعەکە باش ئەم فۆرمات تەنیا توان سەردانی کەرتەکان بکەن و پڕی بکەن یان لە ئینتەرنێتیشەوە ئەتوانن تەقدیمی کەن وەکوتم لە ڕاگەیاندنی شارەوانی کەرکووک ئێمە نسخە هەیە ڕایکی سەد لە مۆبایل هەموو شتێک نووسراوە کە دێ یەکسەر ئەتوانی لە بدێتە مەکتەبێ ڕایکێشی ئەکید ئەمان سەر بۆ مەکتەبەکانی شەڕا بەڵام بابزان لە 250 دینار زیاتر نرخی نیەمە بۆی خەڵک نەڵێ من پارەم دا و هیچ پارەمەدەن ئەشتوانن بچن بۆ قاتعەکە لە قاتعەکان ئێمە هەمانە ئەگەر بیانەوە زووتر پڕیکەنەوە لە قاتعەکە وەریەگرن لە قاتعەکە وەریەگرێ پڕێکاتەوە بەس واژۆکەیەکە ئیتر ئەوە بۆ ماڵ لەسەر بەدەێت ئەنی هاوڵاتیەک دەتوانێت بۆ نمونە لە مەکتەبێکەوە ڕایکێشێت و پڕی بکات و دواتریش تەقدیمی شارەوانی بکات ئەتوانێت بەڵام بۆ خۆی بە چەند دقەیەک تەواو بێ ئەتوانێت هەر لە شارەوان بە بەلاش ینی من نامێ ئەرکم ئەوان خۆیان زۆری کەم دەرامەتە بۆی ئەو برا بەڕێز و خوشکە بەڕێزانە ئەرک نەخێنە سەریان شارەوانی خۆی جیهازی ئستنساخیە کۆپیەکە و مەجموعەیەکی لایە لە حاڵەتێکە ئەگەویستی پڕی کاتەوە زووتر ئەتوانێت لە ڕێ مۆبایلی لە ئەلامی بەلەدێەوە ڕایکێشێ هیچ کێشەی نییە باشەکە فەریدون بەڕێستان ئاماژەتان بۆ داکە بۆ نمونە لەو بنکانی کە داتانناوە لەو کەرتانی کە داتانناوە هەر خۆتان لە ناو بەڕێوەبەرایەتی شارەوانی کێشەی کەمی کادرتان هەیە هەڵبەتە بێت ئێستا کارمەندەکانتان لەوێش کەم بێت قەرەباڵغێکی زۆر دروست نابێت بۆ هاوڵاتیان قەرەباڵغەکە هۆکارەکەی ئەوەیە خەڵک یەکەم ڕۆژ هەر هەمووی هجومی کردووە پێویست ناکات تۆ مدت هەیە ئێستا جەنابەت یەکەم ڕۆژ تەقدیمیکە سیانزەی چواریش تەقدیمیکە هەر یەک شتە پێویست ناکات تۆ ئەو کاتت هەیە پێویست ناکات ئەم لۆ دەبخەیتە سەر شارەوانی هەفتەیە دوو هەفتە سێ هەفتەی تر مانگێتر دوو مانگتر هیچ مشکلە نییە بەڵام تێپەڕ نەکات لە مانگی سیانزەی چوار تێپەڕ نەکات ئەوە لای ئێمە مهمە من تەسەورەکەم بە ئاسانیش تەواوە بێ ئەگەر خەڵک تەنزیمی با بڵێن ڕۆژنەکان بکات بە ئیسراحەت و بە سەلسی تەواو بە هیچ کێشەی زۆر باش کاک سامان ئەو زانیاریانەی کەوا داوا کراوە لەو فۆرمە بەڕێز چۆن بینیت بەڵێ ئەو زانیاری داوا کراوە وا دیارە تعلیماتە هاتووە بەیانانی ئەم فۆرمە پڕەوە بکەن ناوی چواری ئەنووسن و کاک فەریدون ئاماژەی پێ کرد ڕقم قطعه و مقاطعه ڕقم قطعه لەوانەیە بێ مقاطعه مثلا 68 بەگلە لە مقاطعەکان ئەنووسرێ ڕوبەری خانووەکە ئەنووسرێ عایدی عقار يعني بناو چیوەیە ئەو هینا کەسە زانێ شوونەکەی بەناو چیوەی ئایا بەناو چ وزارەتێکەوەیە مملوكة للدولة هین دەوڵەتە حق التصرف تاپۆی زراعی یان مثلا تاپۆکە چی عقدی زراعی بێ عنوانەکەی ئەنووسرێ مستەمسەکاتەکانی ئەو بڕگەی ئەوە یعنی ئەوەی قانونیە بێ هەر مستەمسەکاتەکانی ڕەبتکەن واژۆیەکە و واژۆیە و ئەکرێتە ناو فایلێکە و ئەو ئاکرێ هەنێ بەڕاستی هەنێ کەسەیە ینی کەمێ مەکاتبی نووسنگی ساخەکان استغلالێنەکەن بڕەپارێکی زۆر لەوەوە کاک فەریدون ئاماژەی پێکرد ئەتوانم بڕۆم بە بەلاش وەری بگرن لەوێەوە فۆرمێکە مستەمسەکاتەکانی ساخەکە و هاوپێچێکیت و هەنێ لە ڕێی قانونیەوە ئەم زانیاریانەی کەوا داوا کراوە کافیە بۆ ئەوەی کەوا خانوویەکی تەجاوز بکرێت بە تاپۆ بەڵێ ئەمە سەرەتا ئەمە تەقدیمەکەی دوایەوە لجنە دەرەچیە لجان دەرەچیە تەقدیری ئەکا لجان دەرەچیە بزانە خانووەکە چەندێک ئایا ڕاستە دوای ئەوە
مطابقی ئەکرێ لە تەزیل عقاری لیزان دەرەچێ لە تەختی عمرانی دەرەچی ئایا ئەمام عەرزەم زەویە سەر بە چ لایەنێکە خۆیەتی شوملێکە شوملی ناکە دوای ئەوە مطابقاکرێ ئەمە شتێکی ئەوەلی ئەمە کە داد ئەمە تاو ئیزباتت کرد ئیزبات کرد مافت نافەوتێ لە فڵان وعدە لە فڵان وەختە تۆ داوتە دوای ئیزراتەکان تریتر بە مانگێ بە 2 مانگ بە 6 مانگ وەختی بێت تەمانە کاتێکی زۆر وێ خانوەکان زۆرە ژمارینەکان زۆرە وەختی چیوێتە ئەمە تەواوە بێ باشە کاک سامان هەوڵاتیان گلەی ئەوەکەن بۆ نمونە ئەو 3 مانگەی کە دانراوە لەوانەیە کەم بێ بۆ ئەوان هەندێکیان هەیە فریانەکەون لە ڕووی یاساییەوە ئەگەر بێت و هەوڵاتیەک فریانە کەوت بێت لەو ماوەی ئەم فۆرمە پڕکاتەوە و تەقدیم بکات پێویستە چی بکات دواتر ئەگەر خانۆکەشی هەر تەجاوز بێت هەر ئەوەمەدا مافی بمێنە دوای سیانزەی چواردا حەقی ئەفەوتێ لە بەرەوەی وەختەکە دیاری کراوە دوایەوە تعلیماتێکی تر دیە زروفێ دی خۆی وسراوە ئەگەر قووە قاهرەیەکە بێ ئەگەر ئاسام هەڵا شتێکی ڕوویدا ئەو کاتە وەختەکە درێژەکرێتەوە بەس ئەو وەختێ ئەو 3 مانگەی دیاری کردو بڕوا ناکەم لەو کاتە تێپەڕکە هەلی وەرگن فۆرمەکە تۆ فۆرمەکە پڕۆکە بیدا شتێکی تر ئیزافی هەبوو ئەو دوای تعلیماتێ تر دەرەچێت و ئەچی نوقسانەکانە تەواو ئەنی یاسا چۆن مامەڵە لەگەڵ هەوڵاتیەکە لەگەڵ خانۆکی بە تەجاوزێ مێنێتەوە لە دوای ئەو ماوەیە ئەگەر بێت لە دوای ئەوە مافی نامێنێ ئەو وەختێکی بۆ دیاری کردووە کە وەختەکەی بۆ دیاری کردووە مافت نامێنێ ئەتوانێت چی بکات ئەتوانێت چی بکە شکات شکەی داوەشتە زیرتی هەر ناوێ لە بەرەوەی کاتی بۆ دیاری کردووە 3 مانگ شکەم نییە بەڵێ کاک فەریدونێوەڵەنجی من بەشەکە ئەگەر خەڵک بە تەنزیم بڕە تەوان ئێمە ڕێی خۆمانە بێ ئێستا 1-2 ڕۆژە چۆنەڵی سێری خەڵکەکەمان کرد سێری قاتعەکانمان کرد بزانین چۆنە من بە ڤیدیۆش لامە ئەمش قسەی خۆمانە بێ ئەتوانین لە ڕێی پارتەکانەوە لە ڕێی مختارەکانەوە لە ڕێی منەظەماتەوە تەوعیە و خەڵکە بکرێ بۆ ئەوەی دابش کرێتە سەر مدەیەک ینی بە تەوزیع بێت بۆ قاتعەکان بەش ئەکا ینی ئەم فۆرمە لە خۆی ئاسانتر نییە هیچ شتێوا قورسی تێ نییە بدانشی ڕقم جواز بنووسیت و بڵێ وڵات تاخیرە بێ ناوی چواریە ئەو شتانی کە نایزانی هەرجێڵی ئەمە خۆمان پڕێکەینەوە تەوقیعەکە و تەواو مستەمسەکاتەکان ڕەبتەکەی تا هیچ کێشە نییە من بەس ئەمەوێ مافی ئەو کەسانە نەفەوتێ ئەو دوای ئێمە لجان دەرەچین ئێمە مۆزەفمانەیە بۆ ئەو بابەتە بەلەدی خۆی تەبەنای بۆ سوال کاک فەریدونەوەی زۆر گرنگە هەوڵاتیان لە راپۆرتەکەش پرسیاریان من حەزم کرد ئاماژە بۆکم نرخەکان چۆن دیاریەکرێت ئەوترێتکەوە بەپێی هەڵکەوت جوگرافیەکەی بڕیار لەسەر نرخەکانە درێت چونکە زۆر خەمی نرخەکانیانە با خەمی نرخیان نەبێ من لەگەڵ ئەوانیم خەمی نرخیان بێ تۆ ئەمە بڕیارێکە لە سوودی تۆیە بەرژەوەندی توێی تەیە تۆ ئەمەد کە ئەم داواکاریت تەقدیمی بەلەدیە کرد ئەو کاتە ئەگەر بۆ نمونە هەموو خەڵک پێی گران بوو ئەو کاتە کێشەی ئەوە دروستە بێ ڕێی عام هەیە تەداخلاتی پەرلەمانتارەکان هەیە ئەچین لەگەڵ وزارەتەکان قساکەن ئێمە لجنەمانەیە لجنەی سابت کە لجنەی بەیع ئەراضی دەولەیە تەقدیرە ئەفەن لجنەی تەقدیرە ئەم تەقدیرە طبعاً دوو لجنەیە لەو بابەتە لجنەی بەیع هەیە ڕئیسی ئەو لجنەیە منم سەرۆک شارەوانی لجنەی تەقدیر جێگرەکەمە ئەو تەقدیرە ئەکەوێتە سەر ئەو شوێنانە طبعاً تۆ بتێنێت بەهای ئەوێ وەک بەهای ڕێبەغا نییە وەک جادەی قودس نییە وەکو ئەڵماس و ئەوانە نییە هەر کەسێک بەهای خۆیە ئەو شوێنە بزانین لەو منتیقەیە سعر چەندێکە بە گوێرەی ئەو معامڵی لەگەڵ ئاکرێ بۆیە من لەگەڵ ئەوم هەموو هاوڵاتی گوێ بەوە نەدا یەکەم شت ئەو فۆرمە پڕکاتەوە لەو ماوەیە دوای ئەوە چی قسەیەک چی کێشەیەکێ بێ ئەتوان لە ڕێی کۆمنتی ڕاگەاندنی شارەوانی بۆ ما بنێرێ ئێمەش ئەکەێنن خاڵ و هەوڵاتیان داواکەن کەەوە بار و گوزەرانی ئەوانیشی تر لە بەرچاو بگیرێت لە دانانی نرخەکانە ئەخە من ئەو کاتە من ناتوانم ئەتوانی کاک فەریدونەیەکم بدەیت بۆ نمونە لە خانوویەکی 50 مەتریەوە نرخەکەی چۆنە سەر منتیقە بۆ نمونە ئێمە سەر ناو شار مەتر حسابیە منطقیش لەگەڵ منطقە فەرقەکە هەیە بە 150,000 125,000 هەیە بە 80 هەیە بە بۆ نمونە ینی فەرقەکە منطقەی ڕێبەغا هەنێ شوێن لە ناو ڕێبەغاشە فەرقەکە بۆیە جارێ ئەو بابەتە ئێمە با نەوڕژێنین بۆی خەڵک دڵتەنگ و سهار نەبێتەوە لەم بابەتە تۆ بۆت هەیە ئەوە تەقدیم کرد دوای ئەوە ئەتەوێ ناتەوێ ئەوە بابەتێترە بەڵام وەکو ئاماژەمان پێکرد لەو مدە قانونیە ڕۆشت ئەوە کاکەی قانونیش ئەڵێ بۆت نییە سکاڵایش بکەی دەتوو بۆ مدەیەتە ئیشی خۆت تەواوکە ئەو کاتە ئێمە قسەمانە بێ ئێمەش خاڵ ئەنووسین لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەگەڵ وزارەتە لەگەڵ پەرلەمانتارەکانە
ئەو خاڵانە ڕەفعکرێ ئەڵێ ئەم خەڵکە تەبانە خۆیار ئێرە نییە ئەی باشە ئەم 15 محافظەیە هەمووی شوێن هەیە هەر ناتوانێت مەسەرەن منتیقەکان ناتوان پارەکەی بدەن ئەی ئەوان چی بکەن بۆیە ئەو بابەتە با ئێمە زیاد تەرکیزی لەسەر نەکەین. سامانش قسە بکات کاک سامان سەبارەت بە دانانی نرخەکان لە ڕووی یاساییەوە چی لە بەرچاوە گیرێت چۆن دیاریەکرێت نرخەکان؟ سەبارەت بە نرخەکانیەوە بڕوا ناکەمێنم قەرارە دەرچووە قەرارێکی باشە دەرچووە لە بەرژەوەندی خەڵکی گشتیە لەگەڵ ئەوەیشە کە نرخەکەدا بنرێ ئەبێ بەڵام لە کۆتایەک و بەڕێزیشتان وتان ئەوانە هەمویان خەڵکی هەژار و خەڵکی هەژار و خەڵکان دەرامەتن بەڵێ لەو کاتەشە ئەبێ نرخەکان سێری وەزعی گشتی بکەن سێری عەرزەکانی تر بکەن سێری کەمزان ئەمە چۆنە ئەم قەرارە کە دەرچووە لە بەرژەوەندی خەڵکایە لەگەڵ ئەوەیشە ئەبێ ئینشەڵا سعرەکانشی لە بەرژەوەندی خەڵکا بێ خەڵک بتوانێت ئەو پارێ بدا. زۆر باشە کاک فریدون دەوترێت کورد وەکو لە سەرەتاش پێشەکێک کە ئاماژەم پێدا سوودمەندی یەکەمە لەم بڕیارەیە بەڵام ئیتر بە بەردەوامی کورد خەمی ئەوەیەتی ئەڵێ نوێنەرانی نەتەوەکانی تر پێشووتریش ئەمەیان لەوانەیە کردبێت نابنە ڕێگر لە بەغدا لە بەردەم جێبەجێ نەکردنی ئەم بڕیارە. جا بۆ ئەو سەرکردە بەهێزانەی ئێمە و ئەو وەزیرە بەڕێزانە ئەو پەرلەمانتارانە ئەوان ئیشیان چیە تەبعەن ئەوانیش حساب بۆ هەموو ئەو ئەگەرانەیان کردووە و قووەتی و سەنگی خۆیانەیە دوای لە بیرتان نەچێ هەر سەرۆکی حزبی خۆمان یەکێتی کاک بافڵ ئەو کۆکەرەوەی ئەو هەموو لایەنانە بوو لەوێ ئەو لەو کابینەیە خۆی کۆیانی کردەوە بەشدار بوو و ئەو چەند جار ڕۆشتووە لەگەڵ لایەنەکانی ترە ئەم بابەتیان گەیانێتەوە ئەم ئامانجە ئەو کاتە ئەوانش قسەی خۆیانە بێ. من حەزم کرد ئەگەر نازانم کات چەندێ ماوە برادێک لەسەر خزمەتگوزاری ئەو شوێنانە تۆزە دڵڕاوکێی بوو چۆن خزمەتیان پێ بگەێنی جاگەر ئەو بابەتە تۆزێک کاتی پێویستە من حەزەکەم وەک سەرۆک شارەوانی هەموو ڕوونکردنەوەی بۆ ئەو خەڵکە بدەم لە 16 ئۆکتۆبرەوە با هەموو خەڵکوزانێ لە دوای 16 ئۆکتۆبر تاکو 2020 یەک مەترێک خزمەتگوزاری بە هیچ گەڕێکە کوردەکان تەجاوزەکان باڵێن نەگەیشتووە ئەویش هۆکاری هەبووە لەبەرەوەی نووسراوێک هاتووە لە دیوانی چاودێریەوە منعی ئەو حاڵەتەی کردووە کە پێوترێ هەدر العام ئەمە لەبەرەوەی تەجاوزن نابێ پارەی بۆ سەرفکە حکومەت. لە 2020 من دەست بەکارم وەک سەرۆک شارەوانی کەرکووک طبعا 2020 لە ئیقراری موازنە نەبوو هەم بۆیە هیچ پارەیەک تەرخان نەکرا بۆ بابەتی پرۆژە. لە 2021 کە یەکەم جار من لە بەشدارم وەک سەرۆک شارەوانی لە دانانی پلانی پرۆژەکان خوتەی پرۆژە من لە مەبنای محافظە کە هەموو مدیرە بەڕێزەکان و هەموو لایەنەکانی لێبوو داکۆشی و فشارم خستە سەر ئەوەی کە من نابێ سەرۆک شارەوانی بم خزمەتی مناتقی تەجاوز نەکەم. طبعا من وەکو سەرۆک شارەوانی داریاخانە بێ باسی هەموو تەجاوزەکان بکەم ناکرێت بڵم بەس منتیقەی کوردی بەڵام بە کۆتا دەرەنجام منتیقە کوردیەکان زۆرترە لە منتیقەکانی تر بۆیە من داکۆکیم کرد و ئەوە بوو لە 2021 کە پرۆژەکان دەرچوو ئێمە خزمەتمان گەیان بە منتیقەی پەنجا عەلی بێ لە سەب و کۆنکریت ئێمە جادەیەک نزیکەی 5 ملیارمان بۆی تەرخان کرد جادەیەکی دوو سایت کە ڕەبتی هەموو منتیقە کوردیەکان بە جادە حەولێکە ئەکا دوای ئەوەی کێشەیان بۆمان دروست کرد چەند لایەنێک بە هۆکاری ئەوەی کە گوایە ئەم حزبە بۆ شکانەوەی بیانە حزبی ئێمە و کە من سەر بەەوە حزبم بشکێنەوە یان من بشکێنەوە لە خوا بە زیاد بێ کە ئەو بابەتە بە ئیجابی سەرکەوت و پرۆژەکەەوە بەردەوامە و ئینشاءڵڵا لە پێش کاتی دیاریکراوە تەواو بێ پرۆژەی دووسایدی سەرچنار هەیە ئەگەر هەموو عالەمی سەس پێی سەربەرزە بۆیە من ئەتوانم وەک سەرۆک شارەوانی فەخر بەوە بکەم و تا ئێستا زیاتر لە 600,000 مەتر دووجار کۆنکریت و خزمەت بەو منتیقانە گەیشتووە لە بابەتی پرۆژەیە ئەمە لە یەک ساڵێکە لە ساڵی 22 واتە یعنی لە 21 لە زیاتر لە 9 ملیۆن مەتر مربع من ئەو منتیقانە خزمەتم پێیان گەیانوە لە چەند لایەنێکی سیاسی بە بەشکانەوەی بیانە لایەنی یەکێتیان ئەو بەرپرس با بڵێن بەڕێوەبەرەوەی کە لە سەر بە یەکێتیە بیشکێنەوە با بزانن بڕۆن خۆیان بە چاوی خۆیان ئەو گەڕەکەی کە ئەوان دائنشن و خەڵکی تر دانشێ خزمەتم پێگەیانەوە بە فەخرەوە من ئەمە واجبمە بەڵام واجبەکەشمان ئەدا کردووە ئەمە یەک دوو لە ساڵی 22 کە ئێشتان تازە لەم ئایندەیەکی نزیک دەست بەکارە بین لەوە زۆر زیاترم بۆ منتیقە کوردیەکان هێناوە
ئەم بڕیارەیش کە دەرچووە لە 2022 ئێستا لە ناو 23 ئەمە دڵخۆشکەرە و کاتە هیچ کەسێ ناتوانێت ڕێگریش بکە کە من ڕێگریانیش کردووە هەر گوێم پێ نەداوە ئیشم پێ کردووە ئەم بابەتە ئەبێتە فەرمی ئەو کاتە شوێنی تاپۆ خزمەتی پێویست نیە لەبەرەوەی هەموو منتیقەکان خزمەتی پێگەیشتووە ئەوانەی کە تاپۆن ئەو کاتە هەموو پارەکان تەرخانەکەین بۆ گەڕەکە تەجاوزەکان و زیاتر خزمەتیان پێگەیرین و ئەوانی شایانی زیاترن بەڵام بۆ ئەوەی حقیقەتەکە بزانن من زۆر بە تونی معاملەم لەگەڵ ئەوە کردووە کە ئەبێت من داکۆکیکەر بم لەسەر گەیاندنی خزمەتگوزاری بۆ گەڕەکە تەجاوزە کوردیەکان ئەو کات نەیانەتوانی بڵێن تەجاوز ئەیانوت زیادە ڕۆ نەخێر تەجاوزیشە ئەوە بڕیاریش دەرچوو بڕیارێکی دڵخۆشکەرە کە تاپۆ ئەکرێ ئەو کاتە من ئەتوانم زۆری پارەکانی ئەوەی کە گەڕێکی تاپۆدانراوە بۆ ئەو گەڕەکە تەجاوزانە بیبم بۆی هەمووی سودمەند بێ بە بەردەوامی گلەی ئەوواکرا پەرلەمانتاری لایەنەکانی تر دەڵێن کە جیاوازی لە نێوان گەڕەکە کوردیەکان و گەڕەکەەکانی ترەکرا لە ڕووی خزمەت گوزاریەوە دووشت هەیە داتا هەیە و مەیدانی هەیە با ئەو کەسەی کەوا ئەڵێ با بێ من بە چاوی حەقیقی پێی بڵێم ئەڵێم 600,000 متر دووجار ئەخ کەم نییە لە 9 ملیۆن متر مربع یعنی زۆر ئەمە بەڵام زۆر نییە بۆ ئەو خەڵکە بەڵام بۆ یەک ساڵێک ئەمە ئیش بکرێ ینی بەڕاستی کەمیەکی زۆرە ئەو کەسانە بابێن بە داتا من پێیان پیشاندەم ئەو کەسانە بابێن من لە مەوقع پێیان پیشاندەم طبعا خەڵکی ڕاستە هەر داوا ئەکا و ئەڵێ وەکو پێویست نییە زانی بۆ وەکو پێویست نییە لەبەرەوەی چەند ساڵە پشتگوێ خراون ئەم کەسانە ئەم منتیقانە بەداخەوە پشتگوێ خراون خزمەتیان پێ نەگەیشتووە باشە ئەو کاتێک لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەو کەسانی کە ئێستا ئاوە زمانیان درێژە و لە بەردەم چاوی تەلەڤیزیۆن ئەو خەڵکیان چاواشە کردووە وا ئەکەن و دەست بەرزەکەنەوە ئەی ئەو کاتە خۆ ئەیانتوانی لە ڕێی ئەو حزبەی کە لەو حزبە بوونە بۆ نەیانتوانی بتوانن بەرامبەر ئەو محافظەی و بەرامبەری هەر کەسێ بۆستن بڵێن بۆ خزمەتی منتیقە کوردیەکان ناکرێت ئێستا بە ئەوە خزمەت گەیشتوتە ئەو منتیقانە بۆ زمانیان درێژ کردو بەرامبەر ئێمە و قسە ئەکەن من لەبەرەوەی خۆم داناگرم و جواب دەمەوە لەبەر ئەوەی من خزمەتەکەم خەڵک طبعا تۆ لە شوێنێک با بڵێن بەڕێوەبەر بیشتێبی ئەکید خەڵک نەقدەکە خەڵک قسەکە خەڵک حەقی خۆیەتی داواکاری بکە خەڵک حەقی خۆیەتی قسە بە من بکە ئێستا من ئەگەر لێم بپرسی بڵێ بابەتی پاکردنەوە خەڵک گلەی هەیە من خۆم وەکو شارەوانی گلەیم هەیە خۆم وەکو مدیر گلەیم هەیە خۆم وەکو مواتنیش گلەیم هەیە بۆ ئەبێ بزانی هۆکارەکەی ئەوەیە لە کاتێکا کە ساڵی 2016 و 17 و 18 و 19 ملیارێک و 200 ملیۆن بۆ بابەتی پاکردنەوە ماگانە تەرخان ئەکرا ئایا نازانن لە ساڵی 2020ەوە ئەو ملیار و 200 بۆ 200 ملیۆن ئەمە هەر کەسێ پسپۆر بێ لەو بوارە ئەزانێ ئەمە 1/6 کەم کراوەتەوە واتە 1/6 ئیش کەمەکە با بڵێن خزمەت کەمتر ئەگەیەنی لەگەڵ ئەوەشە ئێمە هەموو لایەنەکانمان ئاگادار کردەوە چوونێتە بەغا هەموو قوتمان لە بەغا بەکارهێناوە وەکو بەلەدیە وەکو محافظە تا ئێستا ئەو بابەتیان نەگەڕاندوەوە خەڵک با بزانێت تەنها شارەوانی کە لەسەر وەزارەتی دارایی لە عێراقا شارەوانەکەی منە ئەو برادەرەی کە ئەوها دەنگ بەرزەکاتەوە قسە ئەکا با بڕا 2 دینار بۆ پارەی پاکردنەوەش زیادکە بتوانین منتیقەکانی خزمەتی پێ بگەین. زۆر باشە زۆر سوپاس دەکەم کاک سامان سەبارەت بە تاپۆکردنی خانۆکان ئەگەر بگەڕێنەوە سەرەوە بابەتە هاوڵاتیان ئەڵێن کە بۆ نمونە لە 2006 ئێمە پێمانەوەترێ خانۆکانتان بۆ تاپۆکەین لە 2013 پێما بێ بە هەمان شێوە فۆرم بڵاو کراوەتەوە پێیان پڕکراوەتەوە بەڵام هیچیان بۆ نەکراوە لە دوای ڕفراندۆمەوە ئەوان بە بەردەوامی کێشەی ئەویان هەبووە ترسی ئەویان هەبووە کەوا دەربکرێن ئێستا کە پێ دوایە کە بۆ نمونە ئەمە بتوانرێت بە تەواوەتی یاخود 100% بێ ئەم بڕیارە تاپۆ بکرێەوە لە هەمان کاتە وەڵامی ئەوەشم بدێتەوە لە ڕووی یاساییەوە کە زەویەکانیان تاپۆکرێت یان لە ئێستاکان بڕیارە دەرچووە ترسی ئەوان بمێنێت کە دەربکرێن لە گەڕەکەەکانی خۆیان بەڵێ لە ڕاستیدا ئەم بڕیارە کە دەرچووە بڕیارە ئەمە قەرارە ئەمە کە قەرار دەرچوو لە ڕووی یاساییەوە ئەمە 100% تەواوە بڕیار دەچوو ئەوانی تر کە دەرچوو بەڕاستی حملە انتخابی بوو کەوا خەڵکیان هینە کرد فۆرمیان پێیان پڕ کردەوە ئەویانە کرد بەس ئێستا ئەم قەرار دەرچووە کە قەرار دەرچوو تەواو هەموو عێراق شوملەکە هەموو عێراق شوملەکە ئەم فۆرمە پڕەکرێتەوە و لە ڕووی یاساییەوە تۆ ئەوەی لەسەر ئەیکیت قەرارەکەش دەرچووە دوای وەلیجان تەشکیلەکرێ و ئیتر ماوەی کەوی هەتا ئەوا بێ لە ڕووی یاساییەوە ئەمە پڕۆ بکە و ئیشەڵا دوای ئەوەش بێتە تاپۆ ئەمە بە قەرارە حەزەکەم ئەم قەرارە بەڕاستی کە دەرچووە
بە هەوڵ و ماندووبوونی جەنابی کاک پاڤڵ لە ماڵی مام جەلال کە ئەم قەراریان هین کرد ئەمە لەگەڵ تەوافقاتە بوو بەڕاستی لایەنەکانی تر کە ئەلێن ئێمە وامان کرد بەس بەداخەوە هیچی لە ئەرزی واقعی شێوامان نبینیەوە ئەمە قەرار دەرچووە کە قەرارەکە دەوچوە بە هەوڵ و ماندووبوونی کاک پاڤڵە لەگەڵ ئەندام پەرلەمانەکان و لایەنەکان تر هەوڵیاندا بەڕاستی بەس سەرێکی کاک پاڤڵ هەوڵیدا بۆ ئەم قەرارە کە دەرچێ بەڕاستی ئەمە قەرارە هەموو شتێکمانێمە بە یاسایی دەربچێ نامەن بەس بەدەم بێتە حملی انتخابی ئێمە وابووین ئێمە وامان کرد ئەمە قەرارە ئەمە دەرچووە بەڕاستی شتێکی یاساییە و خەڵکیشی شاڵەکە پڕیە کاتەوە و ئەبێتە خاوەن تابوو دوای ئەوە دەرەکەوێت چی ئیشی بۆ کەرکووک و چێنشی کردووە لەگەڵ ئەوەی حەزەکەم باسی ئەوە بکەم بەڕاستی مەڵبەندی کەرکووک بە سەرپەرشتی کاگڕەوەند پاڵپشتێکی زۆری ئەم قەرارەکە و ئێمە هەوڵێ زۆرە دین و لەگەڵ ئێمە لەبێ وەک بەشی یاسایی چیان ئەوێ ئێمە لەگەڵ یاناین فۆرمیان بۆ پڕکینەوە لەگەڵ یانابین چیان ئەوێ و هەوڵ شەدین هەمە هەنگشی بین لەگەڵ شارەوانیە و لە خزمەتی خەڵکابین. دەستان خۆش بێت کاک فەریدون. سبارەت بە بابەتێکی گرنگ قسەت کرد پرۆژە خزمەتگوزارەکانی ناو شاری کەرکووک و ئەو قسانەی کە بەبەردەوامی لەسەر بەڕێستان و بەڕێوەبەرایەتیەکە ئەکرێت ئەوانەی کە ئێستا بۆ نمونە لە کەرکووک قساکەن کەرکووکیان تەنیا بۆ موزایەدە ئەوێت پەرلەمانتاری لایەنەکانی ترن وەکو لە سەرەتا شەوتم ئەوترێت ئەڵێن جاکاریەکرێت لە نێوانگەڕەکەکانە خزمەتگوزاری نییە و چەندین بابەتی تریش باسەکەن ئەمە بۆچی تەنیا بۆ سەر بەڕێوەبەرە کوردەکانە و بۆ سەر بەڕێوەبەرەکانی نەتەوەکانی تر نییە بە تایبەتیش بەڕێستە خۆی پرسیارەکە یعنی پرسیارەکە ئەکەی خۆی دیارە بەڕێوەبەرەکان نییە بەس تەنها لەسەر منە ئەمە دیارە خەڵکی من پرسیارم لێکە ئایا داوای ئەو لایەنانە داوای ئیش و کاریان لێت کردووە هیچ شتێکیان کردووە کە تۆ با بڵێن بۆیانت نەکردوێ من ناتوانم بێ زەمیرانە قسە بکەم بەڵام من وەڵام بەوە ئەدەمەوە ئەی ئێوە کاتی خۆی کە منتان تاوانبارە کرد ئەخە من حەزەکەم هەنێ شت بڵێ من ناتوانم بە ڕیکلام ئیش بکەم بۆ نمونە فلکەی مامەڕیشە ئەو ساحەی مامەڕیشە شارەوانی کەرکووک بەمە دیعای انتخابیانە کرد شارەوانی سەرۆکەکەی یەکێتیە و ناتێتەوە ئەوانیش ئەیانەوە بەس یەکێتی بشکن چکە یەکێتی زۆر بەهێزە کە بەهێز بووی خەڵک زۆر زەفەرت پێ بە قسەت دروستەکە یەکێتیش قەڵاینە لەم شارەیە کەس ناتوانێت سەنگی یەکێتی بگۆڕێ بۆیە کە ئەیانوت ئەو ساحەی کە نووسراوە ساحەی مامەڕیشە بۆ سەرۆکی شارەوانی ناتوانێت خزمەتی بکە ئەمە لەبەر ئەوەی معلوماتیان نییە کابرایە کە ڕاگەیاندکەرە کە ئەڕوا بۆ بابەتێک دەست ئەبا کە تۆ من ئیشی من لە قانونا من ئاماژە بە قسەکانی کاکە سامانە دەمشکەوە بینی خۆیەتی ئیشی خۆیەتی من مهندسم من لە بوارەکەی خۆمە پێی ئەڵێم ئەو شوێنە ئەگەر بکرا من نەک بەدەست بە چاو خزمەتمە کرد لەبەر ئەوەی عەرزەکەی عەرزی ئێمە نیە عقاراتی دەولەیە و ئەوانەی کە ئەولاترە پەیکەرەکەی بەڕێز ڕەوانشا مام جەلالە ئەمانە عەرزی محەڕەماتی نەوتی تێیە من ناکرێ بڕۆم پاری تێسەر بکەم پێوترە کاک سامان نەزانێ هەدرمال عام لەبەرەوەی لە سەر عەرزی خۆم نەمکردو وەکو ئەو وایە جەنابەت دراوسەی ماڵەکەت بڕۆ بە دراوسەکەت بڵێ ناو خانۆکەی خۆتە کە تاپۆیە دارێکەنم نابێت تو مڵکی خۆت نییە مڵکی تاپۆی خۆت ئەوەی ماڵی خۆتە بۆیە ئەم شتانە کە نایزانن با دەستی بۆ نەبن ئەمە یەک دوم شت کەوا بە منەڵێن ئەی ئەو گفتانی وعدی بە خەڵکیان داوە کە 6 مانگ خۆی ئەم دووکەڵی کە بە لە معمەلی چەمەندۆ بەرزە بێتەوە ئەمە چییە ڕێی وازانین لە بەغا زۆر ئاسانە کە بڕی بۆ بەغا شت بە ئاسانی ڕوە ئەی ئەوە ساڵێک بۆ نزیکەی 6 مانگە ڕوە بەڕێز بۆ ئەو دووکەڵت چاک نەکرد ئێخۆ ئەو دووکەڵە حکومیشنی ئەتوانی بە هەزار ڕێکار ئەو شتانە چاکەی بۆ چاکتان نەکرد ئەی خۆتان کە ئەوە چاک ناکەن بۆ وازان خۆڵ بە چاوی خەڵکە ئەکەن بۆ خەڵک ئەم کشارە ئەوەنە دنیای بینی و ئەوەنە نەهامەتی بینی هەموو شتێکە زانێ بۆیە من کە ئەڵێم 600,000 متر خزمەتم بەو شوێنانە کردووە لە کاتێکا کە نووسراو هەبووە منعی ئەوەی کردووە و لایەنیش هەبووە نیانێڵاو خزمەت بەو شوێنانە بگەین بەڵام من هەر کردومە نایکەمە منەت واجبمە لەبەر ئەوەی کە منیشی پشتگیری من ئەکا ئەو حزبەی کە پشتگیری من ئەکا لێم قبول ناکا کە من خزمەتی ئەو شوێنانە نەکەم و خزمەتی وا ئەڵێن گەڕەکە کوردیەکان خزمەت ناکرێ من بەداتا هەموو گەڕەکە کوردیەکان لە جادەی شۆرجەیە و جادەی ڕەحیمایەوە جادەی ئازادی و ئیمام قاسم و بێ لە تەجاوزەکان و جادە حەولەکە کە خزمەت بە شارەکە ئەگەێنێ هەر هەمووی من خزمەتم پێگەیان و واجبیشمە و منەش بەسەر کەسان ناکەم زۆر باشە دەستان خۆش بێ سواس بۆ بەڕێز ئەندازیار فەریدون عادل زەنگەنە بەڕێوەبەری شارەوانی کەرکووک و بەڕێز سامان ئیبراهیم شاتر لە پرسراوی بەشی یاسایی
مەڵبەندی کەرکووتێکێتی نیشتمانی کوردستان دووبارە سوپاسانەکەم ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵم بوون بەڕێزان سوپاس بۆەوەش کە بینەر بوون لە بازنەدا لەگەڵتان بووم خواتان لەگەڵ